السلام عليكم ورحمة الله وبركاته. هیوادارم کە ئەم شەویش کە لەگەڵمان شەوێک بێت پڕ لە بەڕەکەت و پڕ لە خێر و پڕ لە خۆشی. واشەیەکی پاشیفێ دیکەیە دیسانەوە خوای گەورە سوپاسی ئەەکەی کە ئەو فەزڵەی داوە بەسەر ئێمە توانیمانە ئەم شەویش بە تەندروستێکی تەواوەوە لەگەڵتانبین. ئیشەڵاوانی کە گوێبیستی ئێمەن ئێستا و لەگەڵ ئێمەن بینەری ئێمەن ئیشەڵا ئێوەش تەندروست باش بن بۆی کە عیبادەتێکی باش بکەن لەم ڕەمەزانە و لە دەستمان دەچێت هەرە مانگێ ما خەریکە کۆتایی پێدێت وردەوەدا چینە نیوەی دووهەمیش یعنی پۆشی بۆ سێزدی دیهی پۆشی بیبەن دەستبیک لەگەڵ لە نیوەی دووهەمی سەحەتەوە چۆە باش سلام علیکم و رحمة الله و بەرەکاتوه ناوێ خودیان دێ پۆشی باش ڕێژ دەست بێکین. يعني قال جرى وصوش بيروما تشد ما برسيورجي كش ما مستويطاني كر يعني حاجة كرنا ما ورمضاني هو صوزي أم هسبت كين در باز بتنيان جيش بأجه يا ما هردو تيكلن فيدي جمروف بزانت شو في هاي فيدا هذا خوب كاربينة طيب تيجي سردم السوشيال ميديا نخوشي قال لكن تشت زيبزيتين البيش بلا حتى السوشيال ميديا بلا مشوير كي نلادت أباكو هاي رمضان بيروزة بلا أوريك هذا ديار بكاتشا عباداتت خوب کینه بخوشی بتندرستی که باش ناف مالت خدا ناف کس و کارت خدا ناف حوالت خدا خیر و برکت به هیوه در باز کن. بەڵێ بابم بابەتە دەست پێ بکەین ژبان کە لە تاراوگە و دوور لە کەس و کاریش دیسان هەڵسوکەوت و پەیڕەویکردن لە ئاین و کللتور لە یاد ناکرێت لە هەرکوێبی ئاینمان لەگەڵمان و پەیڕەوی ئاینەکەمان وێڕای ناجێگیری تەندروستی دەوێت دەمانوێت یا بڵین دەوێت خوای گەورە لە خۆی ڕازی بکات. نازدار کەریمی لە ڕەمەزاندا منداڵەکانی لە دەوری خۆی کۆکردێت. لەوەتەی لە سویدا زۆربەی ساڵەکان بە ڕۆژوو بووە و کاریشی کردووە. ئێستا لەبەر کۆرۆنا لە ماڵەوەیە و دەڵێت درێژی کاتەکانی بە ڕۆژوو بوون هیچ کاریگەری لەسەری نییە. 20 ساڵە لە سوێدم ئێستا لە هەوڵەکە بە ڕۆژوو مەگەر هاتم بۆ ئێرە دوایین لە بەهۆی نەخۆشیەوە نەمتوانی بە ڕۆژوو بم ڕۆژەکانم واز دێنە ئێستا باشترم دەستم پێکردێتەوە ئەم ساڵ بە ڕۆژوم. سەخت نییە کە 17 سعات بە ڕۆژوە زۆر سەخت نییە بە زۆر زۆریش خۆشە ینی زۆر شتێکی خۆش حاڵم پێی زۆر ئاسانە. ڕۆژانی ڕەمەزان لە ماڵەوە دەبێت و پاش نوێژی نیوەڕۆ کاتژمێرێک دەچێتە دەرەوە لە ماڵ و پیاسە دەکات. دوای نوێژی نیوەڕۆ بە دەوروبەری ماڵی خۆمانە ئەڕۆم بۆ ڕۆیشتن ڕۆژی سەعاتێ لە بەرەوەی شەکرم هەیە بە خاتری شەکرەکەم ئەبێ زۆر بڕۆم ئیتر دێمەوە بۆ ماڵەوە ئیتر خەریگە بم بۆ ئێوارە بۆی بەربانگ بشکێنم و نان و ئاو بخۆم و ئیتر ڕۆژۆکەم بشکێنم لەگەڵ منداڵەکانم هەموو ڕۆژێک پێکەوە ئەبین بە تاقی تەنیانیم لە ماڵەوە. ئێواران منداڵەکانی هەموو لە دەوری کۆ دەبنەوە و پێکەوە ڕۆژوو دەشکێن و بەربانگ پێکەوە دەکەنەوە. ئێستا لەوەتە ڕەمەزانە هەمیشە دایکمیان ئەو لێرە یان ئێمە لە ماڵی دایکمین پێنج خوشکین هەمیشە هەمومان بە دەورە دایکمەوەین لەگەڵ براکانم بە تایبەت کاتی ڕەمەزانان ئیتر ماوەیەک بوو دایکم بە ڕۆژوو نەبوو ماوەی چەند ساڵ لەوە پێش بوو بە خاتری ئەوەی کە نەخۆشی شەکرەی هەبوو بەڵام بەخۆشیەوە ئێستا وەعزی زۆر باشترە ئەم ساڵ توانیوێتی ڕۆژوەکانی بگرێ. دایکم بە جیا لە بیر و باوەڕی خۆی لە بنەماڵەیەکی ئاینیشدا لەدایک بوو و پەروەردەکراوە. ئەم خاتونە کووردە ماوەی 21 ساڵە لە سویدە و زۆربەی ساڵان بە ڕۆژوو بووە. ئەو دەڵێ لەگەڵ بوونی نەتەوە جیاوازەکان لە سوید دیسانیش خەڵکی ئێرە ڕێز لە بیر و باوەڕی ئێمە دەگرن. ئەو هیوادارە کە بتوانێت ڕەمەزانی داهاتوو دوور لە غەریبی و لە کوردستاندا لەگەڵ خەڵکی وڵاتەکەی جێبەجێ بکات. ئاوارە هەورامی کوردستان 24 ستۆکۆڵم سوید. بەڵێ ژبان هەروەک
هەمیشە لە هەموو ماڵێکی خوا و دایکانە تەمەند درێژ من کە ئێستا لەش ساغن و لە ماڵەکان خوا ئەوانش عفوکات و بەهشت دەژێر پێیانە کە ئێستا ئەم دنیایان بەجێهێشتووە دایک کۆڵەکەی ماڵە هەر ماڵێک دایکی تێدا بێت بێگومان ماڵێکی گەرم و گوڕە پڕ لە ئاشتەواییە پڕ لە خۆشیە پڕ لە جوانی ئەو ماڵە جاخانمان خۆیان بۆ خۆیان بێجگەلەوەی کە کۆڵەکەی ماڵن هەندێکیشیان هەن کە دەسڕەنگینن ماڵ دەڕازێننەوە بە ئەکسسواراتی جوان جگەلەوەی کە خواردنی خۆش دروستەکەن وە کردوشیانە بە پیشە ئەم شەو دالیا کەمال لە سلێمانی لەگەڵ بەرنامەی ئەفرەت و ڕەمەزان دەباسی پیاوانش ئاخردا ئەگەر ئێمە نەبین خۆ جوانیەکان بۆیوە دەرناکەون بەڵێ ئەم شەو دالیا کەمالمان لەگەڵا پاشیفت باش دالیا پێشەکێکی بچووک باسی ئەو بابەتم کرد کە تۆ ئەمشۆ لەسەری قساکەیت بەڵام حەزەکەین تۆ زانیاری زیاترمان پێ بدەیت و زیاتر باسمان بۆ بکەیت کە لەکوێی کارەکان کە ئەیکات ئەو خاتونە چییە و ئیتر ئەوە لەگەڵ تۆی بەڵێم کاتی تۆ باش سۆڤان دیارە ئەم شەو جیاوازترە ئێمەمانێ باز لە کارەکانی خانمێکی دەستڕەنگین هەروە دایکێک بکەین وەکو خۆش تاماژت پێە کە ئەم ماوەی ساڵێکە چەندین براندی دروست کردو تایبەت بە کەرەستە کوردەواریەکان ئەوەی جیاوازی کردو ئەوەی کە ئەم ساڵ جیاوازتر کای لەسەر ئەو شتانە کرۆ کە تایبەتە بە ڕەمەزان ئەمانەی کە لەبەردەم ئێمەیە چەندین بابەتە ئەمە منجەڵن بەڵام بە دیزایانی جیاواز کە بۆ شتی جیاوازتر بەکارێنرێت بەڵام زیاتر خانمان لە ئێستا خورمایان ئەو شتانەی تێدەکەن کە بۆ بەردەمی ڕەمەزان ئامادەی دەکەن ئەگەر هاوکارم بێت تاوکو گەشەخانیش بێتە ئێرە ئەمە کارەکانی ئەم خاتونەیە خات و گەشە ئەگەر خۆت زیاتر باز لە کارەکانت کەی کە زیاتر سیمایەکی کوردەواریان پێوە دیارە ماوەی چەندێکە خەریکن ستافەکەی تۆ چەندێکە کە ئەم کارانە ئەکەن بیتێرە بەخێراتتانەکەم بۆ ماڵەکەم ئەم کارانەمان هەیە ئەمانە کاری دەستین ماوەی ساڵێکە و کوبراندێکی کوردیم کردووە پێشتر سەیرم ئەکرام شتانە هەمووی بە عەرەبی هەبوون فکرەیەکی وان بۆ هات کە ئێمە ئەم شتانە بە کوردی بکەین بیخەینە سەر ئەو ئەدەواتی ماڵی کە بەردەستە و بەکاری ئەهێنین وەکو پیاڵە بێت قاب بێت قۆری بێت بەو شتانە بیرازێنینەوە مۆرکێکی کوردەواریان پێوە دیار بێت ئەگەر بێت لای شتەکان تۆ زیاتر خۆت بازیکەیت زۆر باشە مەسەلەن ئەکسسواراتی کوردیمان هێناوە بەکارمان هێناوە بۆ پیاڵە وەکو ئەبینن ئەمە حێل و مێخەکە دیزاینمان کردووە و بە کوردەواری ئەمانە کوردەواری پێوەگیرە ئەمە ملە شیلانە هەریەکەیان ئەکسسواراتێکە مەسەلەن ئەمە گوارەیە محاولەمان کردووە ڕەمزە کوردەکان بێنین و بیان نەخشێنین لەسەر ئەم پیاڵانە هەروەکو جەنابی شەباست کرد ئەمانەش منجەڵن بە شتی کوردەواری ڕازانومانەتەوە و ئەتوانن خەڵک بەکاری ئێنێ بۆ خورما بێ بۆ هەنجیر بێ بۆ هەر شتێک بێت سۆڤان هەر لەگەڵ ما بمێنەوە ئەمە شتێکی زۆر جوان و تایبەتتان پیشان بەم کام خانۆ درستی کردووە کامەیەکێکە لەو شتانەی کە هەم سیمایەکی زۆر کوردەواری پێوە دیارە و هەم تایبەتە بە مانگی ڕەمەزان کە بەم شێوازە پێشوازی لە میوانەکان دەکرێت کە تا ڕادێک لە ئێستایا هەوڵە درێ ئەو شتانە بەکاربێنرێتەوە کە سیمایەکی کوردەواری پێوە دیارە خات و گەشاگەر بە کورتیش باسێمان بۆ بکەی کە ئەمە زۆر زۆر جوان بوو لە لای من فکری ئەم کڵاوە زۆر دەمێک بوو لە مێشکما بوو بە تازایی جێبەجێم کرد کڵاوی پیاوانە وەکو چۆن عەرەب تەڕبوشیان هەیە حەزم کرد من بەکاری بێنم و کەلیمەیەکی کوردەواری بەخێربێنم لەسەر نووسیوە و قاپێکی هەر کوردەواریمان بۆ داناوە وەکو نقڵدانێکی لێ هاتووە ئەتوانن بەکاری بێنن بۆ میوانەکانتان کە لەگەڵمانە بووی ئەم شۆگەشەخان ئەمەوێ بەشێک لە کارەکانتان بۆ بگوازینەوە کامە تا ڕادێکی زۆر سیمای کوردەواری پێوە دیارە سۆڤانەگە لەگەڵما بیت دەبیندرێ بەم جۆرە دیارە لێسا خانمان بە شێوەیەکی گشتی کار بۆواکەن کە لە ڕێگەی ئەو براندانەی کە دروستی دەکەن سیمای کوردەواری پێبەخشن گەشەخانی جێکێک بوو لە نمونەی ئەو خانمانە سلێمانی ئەفکارەمە دالیا کەمال هین پاوەکە ڕاستە خۆت گەلمەدا بوون زۆر سپاس دەستخۆشی بۆ وێ خانمێ ئەڤێن و هەفکاریەوەیژیت کە بتایبەتیژ بووی ئەنجامدانە وان کارە هەبوونە براندێن کوردی بتایبەتیژیان کارێن دەستی جێشانازیە بۆ هەر کوردێکی پیڤەیەکێ ئەف پرۆژە گەورەتر بن ژ بووی دەرڤەی وڵاتجی بێن هێناردن
وەک خۆشی باسی کرد جاران ئەو بابەتانە هەمووی بە عەرەبی هەبوو بەڵام ئێستا مۆرکێکی کوردەواری پەیوەدیار و دەستەکانی خۆش بێت. ژوان بینت چۆنە لەگەڵ هۆنراوە؟ باش ئەس حاجێتکم بەس ئەس نزانم من نوێسینە نەتخینم. باشە. ئێستا یەک پارچە لە هۆنراوەیەکی حەمدی ساحب قڕان دەی شعرێنی ئەمشەو. بەڵێ ئەشعرێنین ئەمشەو لەبەرەوەی کە بابەتەکە ئیمانیشە حەزمان کرد ئەمشەو ئەم بابەتەمان لەگەڵا بێت. با بە بسم الله الرحمن الرحیم دەست پێ بکەم چونکە تینووی ڕەحمەتم دڵ ئاگرینم ڕەحمەتێ کائینات الحەمد لله پڕ لە نووری ڕووی تۆ ئەی حەبیبی یا رب العالمینم ڕەحمەتێ ئەی وجودت منبعی ئەڵتافی ڕەحمان و ڕەحیم مالکی ئەعجازی شەمسی ئەو مەدینەم ڕەحمەتێ قائمی ئیاکە نەعبود بووم بە تەبلیغاتی تۆ وایە کە ئەڵێم بۆ نەستەعینم ڕەحمەتێ ئیهدنا بۆ ڕێی سراتە المستەقیم و تووبی خوا بۆ ڕەهی ڕێی سراتە الذینم ڕەحمەتێ من لە ئەنعەمتە عەلەیهم با نەبم بێبەش خودا مستەمد و بێقەرارم بێقەرینم ڕەحمەتێ غەیری تۆ کێ من لە مەغضوبی عەلەیهم لا ئەدا وەک وەلەضالینی ئامین هیچ نەبینم ڕەحمەتێ. ئینشاءڵڵا خوای گەورە هەموو خودت گەلمە بکەت ڕەحمەتێ ئینشاءڵڵا ئینشاءڵڵا. وڵی شەرت بێ منیش سبەی خۆم حازر کەم بێ شعرەکە بۆ دینی بینم. باشە چاوەڕێت دەکەم ناس بعدی نادم هەی دەستت تەخۆش بن هەر بژی خۆی خێرەتە بنویست. وێ پارچە هۆنراوە گەلێک تایبەتیژی بڕەحمە خودای مازن و ئیشڵە خودی بڕەحمە خۆت گەلمە بکرد. ئەم دێ بەحسێ هەندێکین کە یعنی کو گەلێک ڕێکێت هەین خودی بڕەحمە خۆت گەلمە بکرد. لێ ئیسلام تایبەتیژی دینێکی پاقژە هەر تشتێکی بەش عیبادەتە بگرێش پەیوەندیە بگرێش حتا پاقژیە سەروبەریژی گەلە شەرتە. هەمیشەش دەڵێن لە ئیسلامە هیچ شتێک لە بیر نەکراوە لە دینی ئیسلام بۆ هەموو شتێک ڕێگە و چارەدانەوە. تەندروستی ئێکشۆن یعنی شەرتەیەک و دوێت پاقژیە دەهەبێت تەندروستیە مرۆڤی تایبەتیژی دیتنا ئیسلامێ و خوب پارێستن تایبەتیژی دوی دەمیدا سەردەمێ کۆڕۆنایە ئەم دێ ئەفشەوە تایبەتیژی عالی ئیسلامێ بەحەسکین دکتۆر بەهاءالدین ئەحمەد مامۆستای زانینگەی خودی حەسکرد و شارازای شریعەتە ئیسلامی خودی حەسکرد گەلمەدا دکتۆرین گەلە بخێراتم خودی شارازی بت کوی ئەفشەوە میهوانێت منە و ڕەمەزانەوە پیرۆز بێت. خۆم بارچکە لە خێر هاتی دکتۆر ڕەمەزانیشە پیرۆز بێ. مەجا هەر دەرگەهی تەندروستیە یە سەحەتێ یە خۆ پاراستنێ چونکی تەندروستیە نەفسی گرێدەی ئەزوارکم گەل لە گرێدەی تەندروستیە جەستەی مرۆڤیژیە خودێژی ئەف تەندروستیە وەکی نعمەتێک وەکی خەلاتێکی پێشکەشی مەکردی چاوە ناوە ئاەتێت قورئانە پیرۆزدا بەحسێ تەندروستیە هاتیە کرد. بسم الله الرحمن الرحيم الحمد لله والصلاة والسلام على خير خلقه سيدنا ونبينا محمد وعلى آله وصحبه أجمعين. اللهم انفعنا بما علمتنا وعلمنا بما ينفعنا وزدنا علما يا رب العالمين. سرتا سپاسی جنابتانەکەم و ڕێز و حڕمەتیشم بۆ بینەرانی کوردستان 24. بێگومان بابەتی تەندروستی بابەتێکی زۆر هەستیار و کاریگەرە لە ئاینی پیرۆزی ئیسلام. یعنی هەستیارەکەی و گرنگی کەشی لەوە ئەگەڕێتەوە کە پەیوەستە بە خودی ئینسان چونکە ئینسان لە ئاینی پیرۆزی ئیسلامدا یعنی پێگەیەکی وای هەیە کە خوای گەورە تەفضیلی کردووەتی بە خەلافە بە خەلیفە بە جێنشین لەسەر ڕووی زەوی. جا هەر شتێک بیتەمایە ئەوەی کەوا ئینسان پێیوە یعنی لەگەڵ ئینساندا بژی ئەوە جێگای گەورەکردنی بابەتەکەیە. ئەمە لە لایەکی دیکە گەر بینە سەر مەسەلەی خودی سەحەت کە چەند قۆناغێک هەیە پێشوی بێنە لە بابەتی تەندروستی بەڵام من دێمە سەر ئەو قۆناغە کە قۆناغی چوارەماویشیان لە ڕوانگەی بەهێزبوونی ئینسانەوە تەندروستی ئینسان بریتە لە بەهێزبوونت خوا نەخواستانە تەندروستی دواتە لاوازیت و خودی ئینسانیش ئەو بەهێزیە و قووەتەی پێویستە چونکە ئەسلی دروستبوونی ئینسان لەسەر ڕووی زەوی بۆ عیبادەتی خوددایە. ئەگەر کەسێک لاوازبی تەندروست باش نەبی ئەم عیبادەتی مهمەکەی خۆی پێجێبەجێ ناکرێتن. جا لەبەرەوە گرنگەکەی لە ڕوانگەی ئیسلامەوە زۆر گرینگە بەوەی کەوا ئینسانێک ئەگەر هات و بەهێز بوو تەندروست باش بوو بە تەکید کارەکانی خۆی ئەو نیەتەی هەیەیان ئەو
عیبادەتانی کە لەسەری واجبە چاتر ئەنجامێدا لەو کەسێک کە ناتوانیتن تەندروست باش نییە چونکە خدای گەورەش ئەو کەسێکەوە تەندروست باش نیە تەخفیزات یعنی با بڵێن لە تەخفیفی کردیا لە ڕووی ئەحکامەوە لە ڕووی واجباتەوە لەسەریدا جا ئەگەر کەمێکی تر قاڵبینەوە بەسەر بابەتی بڵێن ئاەتەکان و حەدیسەکان گوزەرێک بکەین بەوەیە کە خوای گەورە باس لە مەسلەی قووەتەکە دائما ئەو کەسێکەوە بە جسم و بە عیلم بەهێزتر بووە باشتر بووە ئەوی تەفضیل کردووە لەو کاتێک کە باسی بەنی ئیسرائیلیەکانەکە کاتێک کە مەلیکێکی بۆ دانان بە ناوی لوط وزاده بسطة في الجسم إن الله اصطفاه خوار استفائك يعني هل بجار لنا أو خلقي هو كاري هل بجار نكيتي وزاده بسطة في الجسم والعلم يعني لروي دستديوا كسيش تندرس باش بو بهز بو يعني الفيري حتى تندرسي بري علمي جهات يكو بيقومان في الإسلام ده بري هرتشتيته بيقومان يعني أمانة بيكو تيكل تشيشن يعني كاتك باز تندرستي كاين ناكري تندرستي شتيشي دەرەوەی بڵێن بابەتی خودی تەکاملی ئیسلام بیت چونکە ئیسلام ئاینێکی متەکامیلە یعنی لێک گرێدراوە جونگەکانی جا سەحەت یەکێکە لەو جونگە هەرە سەرچیانەی کەوا ئینسان پێویستی پێ هەیە ئەمە لەلایەکی ترەگە بێنەوە سەر مەسەلەی قووەت و ئەو تااقەتەی کە خوای گەورە مەدحیەکە لە قورئان باسی کردووە لەو کاتێک کە کچەکانی یعقوب چوونە لای بابیان وتیان پێویستە ئێمە پێویستیمان بە شوان کارەیەکیە یا ئەبەت ئیستەئجیرهو بابەجیان ئەوەمان بە بۆ بگرا یعنی بۆ ئەوەی کارەکانی مەڕێکاریکا لە مەسلەی شوێن کاریشتیوە هۆکارەکەی چ بوو إن خير من استأجرت القوي الأمين دیسان دینەوە سەر بابەتی قوی و پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە چەند فرمودەیەکی صحیحدا یەک لەوان باس لە مەسلەی قووەتەکە المؤمن القوي خير وأحب إلى الله من المؤمن الضعيف وفي كل خير واتە ئینسانێک ئەگەر بەهێز بوو واتە تەندروست باش بوو چونکە بێگومان ئەو کەسێکەوە تەندروستی باش نییە هێزی و تااقەتەکەی وەکو ئەوەی نییە کە تەندروستی سەلامەتیە جالەبەرەوە ئینسان دائیمەن هەوڵدا ئەو منتەڵەقە یعنی لە مێشتی خۆیدا بگری بەهێزی بوون و تەندروستی بوونی تو دەبێتە مای ئەوەی ئەو مهمەیکەوە پێت سپێردراوە لە دنیا کە خوای گەورە پێی سپاردوین جێبەجێ بکەینەوەش عیبادەتە ئەمە لەلایەک ئەمە لە ڕوانگەیەک ئەگەر چاو لە مەسلەی تەندروستی وەکو مەدخەلێک بۆ بابەتەکە لەلایەکی ترەوە ئەگە سەرز دەین زانایان ڕەحمەتی خۆیان لێبیتن کاتێک هاتوون ئەحکامەکانی ئاینی پیرۆزی ئیسلامیان دراسە کردووە ئەگەر هاتوو اختلافێک هەیە لەسەرەوەی ئایا چەند ئاەت باس لە ئەحکامی شریعەتی باس لە ئەحکامەکانی با بڵێن ئەو ئەحکامانە ئەکا کە خەڵک لە مابینی خۆیان معاملەی پێەکەن اختلافێک هەیە لەوەی هەندێکەڵێن 800 هەندێکەڵێن 500 هەندێک کە دێنە خوارەوە بەڵام با ئێمە 500ەکە وەرگین لەو 500 ئاەتانە کە باسی ئەحکامەکانەکە واتە چۆنێتی معاملەی ئینسان لەگەڵ دەوروبەری يعني حتى لەگەڵ خوددا لەگەڵ دەوروبەرت لەگەڵ بوونەوەرت لە هەر شتێکە لە تۆ لەگەڵی دادەژی بەشێکی زۆر لەم ئاەتانە باس لە مەسلەی گرنگی حفظی ئینسان دەکەن حفظی نفسی ئینسان واتە پاراستنی دەرونی ئینسان یان بەدەستەواژەیەکی تر دەتوانین بڵێن زانایان دەڵێن ئەو هەموو ئەحکامانە هەمووی بریتی لە لۆ خزمەتکردنی 5 ڕەهەندی ئەساسی لە ئاینی پیرۆزی ئیسلام لە دوای ئەوەی کە ئاین ئەوجا دێتە سەر مەسلەی حفظ النفس يعني أحكامەکان هاتوونە بۆی حفظی نفس بکەن يعني دەرونی ئینسان بپارێزن وهروها عقلت وهروها مالت وهروها ئەوجا نسل و وەچە و إلى آخره و بابەتانی ئەو 5 شتانە تێناپەڕی جا حفظ النفس زۆربەی هەر زۆری ئاەتەکان کە هاتوونە ئاینی پیرۆزی ئیسلام بە دوو شێواز خزمەتی کردووە لەو ئەحکامانەی کەوا لە قورئان و حەدیث بۆ ئێمەی چەسپاندووە یەکێکیان هەر شتێک بێتە مای بەهێزکردنی ئەم حفظە ئەم بڵێن پاراستنی دەروون خوا بۆ ئێمەی چەسپاندووە یعنی هەر شتێک ئێستا نمونەیەک لەوانەیە ئەگەر دەرفەت بی هەندێک نمونە بازەکە ئەگەر هاتوو هەر شتێکی بێتە مای ئەوەی کەوا زەرەری پێبگەینی ئەوە خوددا حرامی کردووە ئاگادار بین بۆ نمونە ئەو شتانەی کەوا دەرونی ئینسانی سەحەتی ئینسانی پێ ئەپارێزرێ یەک لەوان تەهارەیە پاک و خاوێنی ئەگەر سەرنج دەین لە زۆربەی نەک زۆربەی هەموو کتوبەکانی فقهی زانایانی ئیسلامی دکتۆر لە کتابی تەهارەوە دەست پێ بابەت گەلێکی گرنگە تایبەتیژی تەندروستی و پاراستنەوە تەندروستیەژی لێ یعنی سبحان الله ناوی بابەتێک گرنگدا نوچایەکی نەخۆشیە تایبەتیژی ئەگەر دوو دقەیە مەجالی بدیە ئەم دیدی سەڤەگەر نەوە ناوی بابەتی دەکو تایبەتیژی دیارە شەرت ناوبەرە دوو بنەماڵەدا چێویە ئەم دێ زانیاریە شەفکاری خۆ ئاری حسینی وەرگریم تایبەتیژی کۆمەلگا چڕە ئاری ئەف دەمێتە باش زانیاری تایبەتیژی چه مەسەلەیە بووچی ئەفشارە چێ بێت تەیڤە ڕەمەزانە پیرۆزدام یعنی دەربازبین و پرزگرێک چارەسەر بێ ئەوەشی خودەنێکە تێشتا شەڕی بەردەوامە
بله جوان ام دنوا کومالگه ها چرا داد گلوینا لسنور قضا شیخان بریا دم جمعه که دنوا و کومالگه داریدان که گله که دیر ج پیروزین ماه رمضان چبوک او شهر پفچون پیدا بون دنابرا دو بنا مالای اندالگور زانیارین کوما ورگرتینا کسی نزدیکی وریدانه گوتن کول دسپی که شر وان شر دست بوید جبر که هر دو جیران تام دو بنا مالانه اتنوا و کومالگه دا گوت کویتا پشت ما دو دا شر بو شر تقه وانا بچکید گران سوک هاتا ریدان یعنی شر که گران بون ماوی نیف دم جمعه حتی کوچل خولکان وی شاری دریجه کشا لدویف دا هزین اولهیه تایباتی جا آسایش قضا شیخانی و پولیس گشت نویره و هر آوای که هبیتن وان خو گاوندت ناف برای هر دو بنامالان دا وگاوه شر حتی راده که همشین بیجین کوی هات یا را گرتن دی شر تقنه مال آلوزی رنگ که هر ما بی تلویره دی پولیس هم بینیم بردام ترومبلیم پولیس ها چنا نوان گرکان دید که دو بنامالان هنه لوینه لسبارت به ضرر و زیان لگور زانیارین کوما ورگرتینش خالکی هرسان جی آلین فرمیت نوا و کومالگه دا گوتن کو دست بگه گوتن دو کس بریندار بوینه بابا کو کچک لدوف دهاتا گوتن کو باب برینداره کچه گیانی خوش دست ده ایدی نوا و شر کو افشه بچه بوی ادنا و کومالگه دا بریانی و دم جمعه که ایدی کشتی بریندار هبونه که آوانی بود جدل گرانی جبو هر کسی که وگاوه شریحات یا راگرتن پلیس بردام چنان آفده هر دم جم بینین که امبولانسن تندرستی ادنا و دا درد کبن نه تزانین که آیا هجمارا بریندار آن کشتی زیاتر بو آنها لگور زانیاریان وگاوه تنی او کو کسک جان خوش دزده کسک جبریندار بو لپر او که بیتم وگاوه آلین پیوندیدار و کره برای ناحیه قائم مقامی قضا شیخانه آسایش پلیس حمید نوا و کومالگه دونه جمز جی خاص کو ام نزدیک جهر ریدانه نبنج برکو حتی که بشیم تمامی وی شر هنی کنترل بکن و را بگیرن بله سپاس برای ما آری حسین پاوی که راست خوین گرم دابون انشالله اف گویاری نوصا دوباره نبینه و طیباتی جد هی و رمضان و پیروز دا یعنی ام مجیلی هنده بین پرستنا خوده بکین هاری کاری هفدو بکیم طیباتی جد افروش بگمان مانگه کشین مانگه که یعنی شرط هذا حرامه يعني اصلا هر لمانگه خب بین خوش میام چینه بینو چه اللي هندك پیش هات نخوشن دویتم بحث بوی وای که هاولاتیان کمی آرام گربن لمانگه هر هیچ نبه هر لمانگه باشه دقرينه وبلاي دكتور جنابت اگر بيت خوش بيت درجه با نمونه كانت بديت واجرنا ما برسالي دي كتله بكي باش كيف جنابت انا بلام نمونه كان ترديك بيوستن لبروي كاتك باس لاحكام بابلين فقهي اسلامي اكين سرنز دين سن دقيق خدمت الاسلام طبعا ايني بيروز اسلام سجوره خدمتي شي هنا وبو انسان وبو تێکڕای گەلان ئەویشیان ئەوەیە کاتێک کە دێنە سەر بابەتی مەسەلەی پاراستنی دەروون و سەحەتی ئینسانی پاراستنی جانی ئینسانی بە دوو ڕووەوە خزمەتی کردووە لە ڕوویەک هەر شتێک بیتەمایی بەهێزکردنی ئەم جۆرە نەفسە یعنی لە ڕووی پاراستنەوە ئەوە ئەحکامی بۆ چەسپێنرا و تەشریع کراوە بە هەمان شێوە هەر شتێک ببێتە زەرەر مایەی زەرەرمەندی ئەوە بۆی حەرام کراوە گومان نییە لەوەی کە وای گەورە وای کردوکەوە ئێمە لێی وە دوورکەوینەوە نمونەش لەسەرەوە بۆ نمونە بابەتی تەهارەوەکو پاک و خاوێنی یعنی ئەگەر سەرنج دەین ئەم ئاەتانەی کەوا هاتوون دەربارەی ئین الله یحب المتطهرین ئەوانەی کەوا پاک و خاوێنن لە دەرونیان طبعا ئێمە لایەنی وەکو باسم کرد مەسەلەی تەندروستی ئەو خاڵی کە ئێستا من لەسەری با بڵێن وێزگەی چوارەمە باسێکەم بۆ ئیلاگە لە سەرەتا باسمان کردبا دەبا بابەتی تەندروستیەکەمان کردبا دوو بۆشی سەرەکی مەسەلەی دەرونی و مەسەلەی جەستەییش ئەو زانایان باسیەکەن طبعا بەڵام مەسلەی تەهارەکە حتا خوای گەورە کاتێکە لەسەر زبانی هەندێک خەڵکە لە سەردەمی خۆی ڕچیان لەو کەسانە ئەبەوە کە لە مزگەوتدا عیبادەتەکەن خوا وەسفی ئەو کەسانە ئاکا کە لە مزگەوت پەروەردە ئەبن فیه رجال يحبون أن يتطهروا يعني مشي تطهر هاتيا تنانت لحديث صحيح ذاك إمام مسلم بما نجرتوها بيغمبر فرمي الطهور شطر الإيمان يعني طهور وباكو خاوني حساب كنيوي إيماني إنسانية طبعا حديثك كاتك زانان دينا سرافة كرنكي باس لو كان كوا ما بس درونيش انسان ده بلا درونيش وباك بي لمسألة حسادة ومسألة بغض وعداوة واوشتانا لقل زستكشي زالير ده اخر بابلين فرمودكي اخيري بابلين انسان بتكرا پیغمبر هوشداري معنا ده صلى الله عليه وسلم عليتم نعمتان مغبون فيهما كثير من الناس دو نعمة هنا كزور بي خلق لي بي اغان يك لوان الصحة والفراغ تناند لفرمودية چی تر دا پیغمبر خواه صلی اللہ علیہ وسلم تندرستی باش اکات سیچی جیانی انسانی افرمی من اصبح منكم هر کسی یک بیانی لخو هستا من اصبح منكم آمنا في سربه واتا لشوينك معافا آمنا في سربه لو شوينك ليدجي معافا في جسده واتا تندرستی باش بي
عنده قوت يومه حيزت له الدنيا بحذافيره فكأنما حيزت له الدنيا بحذافيره وكو أوي وياك هم الدنيا بوي دست بركراوة يعني ليرة سي بابتي أساسي باس كردن يك لوان تندرستي باشا بو إنسان بەڵێ دکتۆر ئێستا جگە لە تەندروستی دەرونی کە بێگومان تەندروستی دەرونی بۆ دەریشەوە بۆ تەندروستی جەستەیمان کاریگەری تایبەتی خۆیە بێت هەموو جارش باسکراوە دەشوترێت کە عقلی سەلیم لە جسم و بەدەنی سەلیمایە جا ئەگەر بین یەک ئەندامی لەشی خۆمان بنرخێنی بۆ نمونە چاو هەر کەسێک و با لە لای خۆ ئێستا بۆ 1-2 دقە بیری لە کاتەوە بینرخێنێت بە مەلاین ناینرخێنی خوانە خواست ئەگەر شتێکی لەبێت ئەگەر بڵێن ئۆتۆمبیلێکمان هەیە بایی 10 دەفتەرە ئەیخێنە شوێنێکەوە گەراجێکی باش لە شوختوانە بپارێزرێت و لە دەرەوە بپارێزرێتەوە بۆچی ئێمە نرخی ئەو دارایی خۆمان نازانین کە ئەوها بە بەلاش دراوەتە دەستی ئێمە بەبێ کە هیچ لە بری شتێک وەرگیر بێت لە ڕاستیدا بابەتی دەرونی یعنی پێم وایە ئاینی پیرۆزی ئیسلام تاکە ڕێگایە بۆەوەی هەر کەسێک ئەگەر کێشەیەکی دەرونی هەبی پێڕزگار بی وەگە سەرز دەین زۆربەی ئەوانەی کەوا پسپۆری دەرونین هەمویان باس لەوەکەن لەو حاڵەتانەی کەوا زۆر لە ناو خەڵکی ڕۆ بەتایبەتی لە وڵاتانی ڕۆژئاوا مەسەلەی ئینتیحارە هەندێک مەسائلی دیکەیە یەک لەو خاڵانەی کەوا بە ئیجابی باسەکری ئەوەیە ئینسان پێویستە منتەبیبی لۆدینێک بۆ ئەوەی بتوانی خۆی بەهێزکە ئەگەر سەرز دەی لە ئاینی پیرۆزی ئیسلام بابەتی دەرونی چۆن حەلکراوە هەر بابەتێک هەر شتێک لە دەرەوە ڕوو ئەدات ئیلا پەیوەستێکا بە بابەتی بیر و باوەڕ جگە لەوەی کە ناو و ذکری خوای گەورە بەخۆی وا لە ئینسانەکە هەست بە ئیطمئنان بکەی ئەلا بذکری الله تطمئن القلوب لا شك هەر کەسێک کەوا لە ذکری خوای گەورە وننزل من القرآن ما هو شفاء ورحمة للمؤمنين القرآنش یەکێکە لە ذکرکاری خوا جگە لەوەی کە ذکر بەعام ئەگەر ئینسان تێشی نەگاتن هەر ئاسوودەیەک بە دەرونی ئینسانیدا با بڵێن ئەچەسپێ ئەمە لەلایەکی تێوە لە لای بیر و باوەڕەوە یعنی چۆن ئەگەر بابەتی بیر و باوەڕ و مەسەلەی قەزا و قەدەر و ئەو شتانە تێکەڵکەین بە مەسائلی نەفسی چونکە ئینسان لە کاتێک ئەگەر هات و هەست بە ئەتمانانەکە ئەگەر بزانانی ئەمە خاڵقێک کە دەیەوێت تاقیب بکاتەوە یعنی ئەگەر بەس تەنها ئاەتێک بگرینە بەر بیری لێ بکەینەوە کە خوای گەورە ئەفەرمیتن وما أصابكم من مصيبة إلا فبإذن الله يكم ذا فبما كسبت أيديكم أقل خرابك بلام وما تشاءون إلا أن يشاء الله وما أصاب من مصيبة في الأرض ولا في أنفسكم إلا في كتاب من قبل أن نبرأها يعني أم بابة بيما نليتن همو بابة كان همو أورو داوان همو هرشتي كوا بسر إنسان دادي لصحته لناخوشي ولفتن ولخوشي شوا لهمو بابة كانوا ئەوە خوای پەروەردگارە دەیەوێت تۆ تاقیب بکاتەوە جا لێرە کاتێک کە دێنە سەر بابەتی دەرونی کەسێک ئەگەر هات و با بڵێن کەسێکی خۆشەویستی لە دەستدا چەند زۆرە ئازارێک لە ناو دەرونیدایە بەڵام ئەگەر زانی ئەمە ئینە الذين إذا أصابتهم مصيبة قالوا إنا لله وإنا إليه راجعون هاجر أبو شوازة بيشوازيان لمصيبتك وناخوشك كرد يعني لروي درونية بابتي بيرو باورشيان لقال تيكال كرد أولئك عليهم صلوات من ربهم واتأوانا رحمتي خواي قوريان بسر دا أرجع زاليرا أم بيم ويا زور بي هر زوري خلشي من لو بابتي يعني كولن ياخد بلين بي آقان لبر هنديش أقا هسكين ثقافي تندروستي إسلامي لناو خلق دا كما چونك خلالك لبيرو باوركي زور يعني تيكال چيش يعني غلط كرديان والله تنانت لآياتكانش بس أو كريت كخوان بتهلكة نبي من ما بستم أويا كخوان بتهلكة نبي مثلا قدري أوشتانا بقرين بونمونك همانا چاوێکە دەستێکی ساغا بەدەنێکی ساغا ئەوەندە بە دیار چزانم زۆر شتەیە کە مەشغوڵ مانەکات نەبین ئەوە چ جێگەیەکیان هەیە لە ڕووی شەرعەوە چۆن مامەڵیان لەگەڵ ئەکرێت لەو دنیا یاخود عقوبیان چیە یعنی عواقبەکەی چییە بێت خۆی بێگومان هەر شتێک لە دەستەی ئینسانی ئەوە ئەمانەتێک کە خوای گەورە بە ئێمەی بەخشیوە و هەر یەک لەو ئەمانەتانەش وەزیفەیەکی تایبەتی خۆی هەیە بۆ نمونە چاو ئەگەر هاتوو بۆ لایەنی باشەی بەکارهێنی بۆ لایەنی خراپەت بەکارهێنا بێگومان ئەمە زەرەر هەم لە ڕووی جەستەیە و لە ڕووی نەفسیشەوە بە ئینسان ئەگەین یعنی زەرەرەکان بە هەمان شوێ گوێچکەت یعنی ئەگەر بۆ شتی خراپەت بەکارهێنا بالعکس ئەگە بۆ خراپەت بۆ چاکەت بەکارهێنا با بڵێن ئەو کاتی تۆ ئاسوودە ئەبی لە ڕووی دەرونیەوەش هەر شتێک لە دەرون تەنانەت دڵی ئینسانی کە با بڵێن هەموو هەست و سۆزەکان لەوێەوە ئەتەقێت مەسەلەی خۆشەویستیە
مەسلەی ویستە مەسلەی محەبەت مەسلەی با بڵێن ڕازیبوون و ڕازی نەبوونە هەڵبژاردن و هەڵبژار نەبوونە مەسلەی پشتبەستنی بە خوددایە مەسلەی تەوەکولە مەسلەی بوغڵا مەغزە عەداوەت ئەگەر هاتوو بەلایانی خراپەت بەکارهێنا جا هەرێک لەو ئەندامانە هەمووی ئەمانەتێکە حتا پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم لە چەند فەرموودەدا سەحابەکانی ئاگادار کردەوە وەلیبەدەنیکە عەلەیکە حەق یعنی کەوابی ئێمە لە هەموو شتێکی ناو جستەی خۆمان بەرپرسین دەرەجە یەک ولا تلقوا بأيديكم إلى التهلكة ولا تقتلوا أنفسكم أمانة آيات عاما مقصدي أوايا تو رقايك مقربر خوانا خواستا بما أوي كواتو نفسي خود لدز بدي عندي بيت ما إزهاقي نفس ما إزهاق بوني نفسي دا أقر بابتي بلين أندام كانج لقالوا يتيكل كين قمان نيا هرشتي كوا أقر خوانا خواستا يعني إمال الروي صحته وكباسي أو يكين ما عيديك كلا أندام كان بلان بيغمبري خوا عليه الصلاة والسلام تفرمي چونکە من پێم گوتن لە سەرەتا ئەم ئەندامانە بریتە لە ئینسان یعنی پێکاتەی ئینسان ئەم ئەندامانەیە لەگەڵ ناوەرۆکەکەی هەر شتێک زەرێک بەو ئەندامانە بکەوی زەرەر بە سەحەتت دەگا بۆ نمونە مەعیدەی ئینسانی کە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام ئەفەرمی ما مەلەئ ئیبن ئادەم ویعاء شەڕا من بەطنه یعنی خراپترین چشت ئەوەیە کەوا ئینسان سکی خۆی پڕ بکات سکی خۆی پڕ بکات یعنی نابێت تۆ بەو ئەندازە بخۆی کەوا مەعیدەکەت پڕ بی لەبەر ئەوەی هەموو توێژینەوەکانی ئێستای سەردەم و کۆنیش بە زۆر خواردن دەبێتە مایلی کەوتێکی نەهی شەندی هاتێکردن کو ئەم خواردنەی گەلەن نەخۆین بەس کۆبرێک یعنی بوو تەندروستیە خوب خوب دەبێژێت ئەس دێ گێمێ خوم دا سەحەتە من هەرا بۆش بێت ئەس دێ خۆش خێ پارێزم دێ خۆش شەکرێ پارێزم یانژێ دێ وەرزشەکە لاو کرد بوو تەندروستیە خوب ئەvە بووی بخێر حسێبە یعنی وێنیاتۆ تەندروستیە هەی نە مەسەلا خێرێ طيب تجمعتنا في رمضان وبيروز يعني وسارعوا الى مغفرة من ربكم وجنة ارضها سماء سارعوا يعني برف خيري بهارن هر شيء خير تدا او جيب خير بمرو في حسابها كمرو في تندرستي اخو بارزيان جي افا وان لبدنك عليك حق يعني افا حق سرمه هي بخير خوي گومان نیا هر کارێک ئینسان بیکا دەبێت نیەتی خوای گەورەی هەبی ئینەمە الأعمال بالنیات بەڵام لێرە ئەگەر کەسێک چونکە لە ئاینی پیرۆزی ئیسلامدا ئەساسێک و بنەمایەکی بیر و باوەڕی زۆر پتە و چەسپێدراوە ئەویشیان ئەسباب ڕەبط الأسباب بالمسببات ئەو شتانەی کەوا با بڵێن کاریگەرن بە هۆکارەکانەوە بەستراینەوە دەرئەنجامەکان بە هۆکارەکانەوە بەسترێنەوە جاگە کەسێک نەک نیەتی خوا نەبێ غەیرە موسڵمانیش ئەو ڕێکارانە بگریتە بەر کە وەکو ئەسباب لە دینی ئیسلامدا شەرح کراوە ئەو لە ڕووی جەستەدیەوە ئیستیفادەی لێ ئەکا وەچی مەسەلەی کە کەم دەخوا چونکە ئەوە یەکێکە لەو ئەسبابانەی کەوا سەحەتی ئینسانی پێ تەندروستە بی بەڵام لە ڕووی عیبادەتەوە یعنی وەکو با بڵێن ئینسان کە پێویستی بە خواردنە چونکە وەکو باسم کردن بابەتە کەمەک تێکەڵە هەر شتێک کە بێتە مایی سەحەتی پاراستنی سەحەتی ئینسان ئەوە دینی ئیسلام چەسپاندوێتی هەر شتێک بیتە زەرەر ئەوە لای ناوە وەکو چێ ئینسان ئەگە خواردن نەخوا سەحەتی زەرەری پێگا چاودێ یعنی ئەندازەکەی زۆر مهمە خواردن پێویستە بۆ ئینسان دەبەرەوەی ناژی یەکێکە لە کەرستەکانی ژیان بەڵام خواردنەکەش بە ئەندازە ئەمە ئەسبابە بەڵام لێرە ئەگەر ڕجێمێک بەکاربیێنین لە تەندروستیمان خراپی لە ئەوی لاوازبینەوە بە گونا حساب دەکرێت گومان نییە ئەگەر زەرەر بی هیچ گومان نییە چونکە ئێمە ئەسلی بابەتەکە ئەوەستیتە سەر مەسەلەی ئەوەی ئایا تاچڕات دەیەک زەرە تەبەن ئەو لایانی پەیوەنددار طبیبەکان دەبی ئەوەی زیاتر لۆ خەڵک ڕوونکەنەوە ئەوەی کە چونکە تەقاریری طبی ئەو راپۆرتانەی لەلایەن پزیشکەکانەوە دەرەچی ئەوە زۆر گرنگە بۆ ئەوەی حتا ئەحکامی شەرعی لەسەر دائان بازێندرێ یعنی تەقاریرە طبیەکان جا بابەتی نیەتبوون بۆ خوددا طبعا ئەو لە هەموو کارێک ئینسان دەبینێتی جا بابەتەکەی من لەوەیە ئەسلی جۆری نان خواردنەکە مباحە چۆ کامەی دەخۆی مهم ئەوەیە شتێکی حەلال بی بەڵام پێویستە واجبە لەسەرت کەمێک بخۆی کە پێبژی حتا ئەگەر حرامیش بی بەڵگە لەسەرچی حتا ئەگەر حرامیش بی يعني بابەتەکە لە چی ئەگەر هیچت بەدەست نەکرد لە حەلالەکەی خوا دەفەرمی فمن اضطر غير باغ ولا عاد فلا إثم عليه ئەگەر ئینسانێک تووشی هەلاکەت بوو بەبەوەی خواردنی بەدەست نەکەت بابچی شتێکی حرام بخوا ئەو شتانەی کە لە دینی ئیسلام بۆ استمرارەتی ژیانی بۆی کە بمێنێتەوە بمێنێ حفظی ئینسان حفظی ڕوحی ئینسان گیانی ئینسان تەندروستی ئینسان ئەولەویاتە لە هەموو کارەکان تەنانەت خوا تەنازولی کردێ لە فەرمانەکانی خۆی بۆەوەی تەندروستی ئینسان سەقام گیر بی لە بەڕۆژوو نەبوون لە فمن كان منكم مريضا ومن كان منكم مريضا أو على سفر فعدة من أيام أخر تنانەت لە حەجیشەوە بە هەمان شێوە لە نوێژەکانیشەوە بە هەمان شێوە جا من بابەتەکە وەکو عەرزم کردن یعنی بابەتەکە هەمووی تێکەڵ چێشی یەکتریە بابەت ئەوە نمونونەکەم بە تەهارە هێناوە یعنی ئێستاگە
چاو لە دەست نوێشکەین با بۆ نمونە ئەوە یەکێکە لە شڕوتەکانی قبولبوونی نوێش ئەوەندە کافی نییە دەبی جێگایەکەشت خاوێن بی تەنانەت دەبی جلوبەرگیشت خاوێن بی هەمووی پاک و خاوێن بی لە کاتی نوێشکردنە بۆ چونکە ئەوە دمایە ئەوەی دەگەینی سەحەت ئینسان دەبێ هەوڵدا دائیمەن پاک و خاوێنی لە دەوروبەری خۆیدا کۆکاتەوە بۆ ئەوی سەحەتەکەی باش بی بۆی بەقووەت بی بۆ عیبادەتی خوددا بەڵێ بەڵێ دکتۆر با بگەڕێنەوە کەمێک بۆ سەر بابەتی دەرونیەکە تەندروستی دەرونیش زۆر گرنگە چونکە ئەوەی کە دەرونێکی ناساغی هەبێت ئەگەر تەندروستیکی باشی شێبە لە ڕووی جەستەوە لە زەتی لێ ناکات هەستی پێ ناکات لەوە چه عەزەتی خۆی پێ بدات جا تەندروستی دەرونی هەندێک جاریتر باری خوایەوە بەسەر کەسێکا دێت لە ڕووی دەرونیە تاڵنیە باش نییە سەحەتی هەندێکیشمانێ بە دەستی خۆمان دەرونی خۆمان ناتەواوەکەین و ناباشیەکەی لەسەر ئەوە کەمێ قسەی بەڵێ بابەتی دەرونیەکە وەکو پێش ئێستا کورتەیەکم لەبەر باس کرد زیاتر دەبێت تەرکیزکەینە سەر ئەوەی کە ئینسان لە ڕووی بیر و باوەڕەوە دەبێت لە ڕووی بیر و باوەڕەوە بابەتی پەیوەستکردنی هۆکارەکان بە دەرئەنجامەکانەوە ئەو بابەتەی لا گەڵاڵە بوو بی ینی لای هەبیتن بابەتەکە لەسەر چ ئەوەستی لەسەر مەسەلەی تەوەکول بۆن بوونە بابەتەکە لەسەر چ ئەوەستیتن بەوەی کە خوای گەورە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام یان خوای گەورە لە چەندین ئاەت لە شوێنەکانی تردا ڕێنماییمانەکە بەوەی کەەوە دائیمەن ئێمە هەوڵ دەین ئەسباب بەکاربێنین لە کاتێکدا ئەگەر هاتو تووشی با بڵێن تەشەنەیەک نەخۆشیێکی دەرونی بوون نەخۆشی دەرونیەکان ئەگەر هاتوو لە ڕوانگەیەکی ئاینی پیرۆزی ئیسلام چاوی لێ بکەم بانمونەیەکی دقیق بۆتانی باسکەم با بڵێن بۆ نمونە خەڵک ئێستا نازام چۆن خۆی ئەپارێزی لە مەسەلەی ئەو پەتاییکە ئێستا هەیە و بەداخەوەش ئەو خۆپارێزی کە لە ناو ئێمە هەیە ڕێژەکەی زۆر کەمترە لەوەی کەوا لە وڵاتانی تری غەیرە موسڵمان هەیە بڵێن ئایا هۆکارەکەی ئیسلامە نەبلعکس ئێمە ڕۆشنبیری تەندروستیمان نییە هەندێک خەڵک لێ ترسێ لە ئەساس دەرونیەن نەفسیەن هەندێک خەڵک با بڵێن لاڕێیە بە مەبەستێکی تر یعنی لەوانەیە مەبەستێکی زۆر هەزەلیش بی ئەگە باسی نەکرێ ینی بۆن بوونا من لە شوێنێک گوێم لێ بووە کاتێک کەسێک مامۆستا بە یەکێکی گوت کاکە تکایە کەمێک دوورکەوتنەوە ڕێنمایەکان جێبەجێکەن ئەو دیگو باشە حکومت بۆ پارەکەمان پێنادا یعنی ئەو نوع کەسانەشمان هەنا ئەو نوع جا ئەگە لایەنی دەرونیەکە باسکەین مەسەلەی تەوەکول بۆن بوونا یعنی بالتەکید بەیان بالذات بابەتی پشت پێبەستنە بەخوای گەورە لەگەڵ هێنانی ئەسبابەکان یعنی بۆن مونە ئەگەر هاتوو ئێستا هەموو علەمایەکان دەڵێن حتا تەقاریری طبی ئەو خەلایەنەی سەرەتانی کە لە ناو دەرونی ئینسانیە هەمووی بەستراوە خوای گەورە بەستوویەتی بە دوو هۆکاری سەرەکی با بڵێن دەبیتەوە یەک لەوان هۆکاری دەرونیە داڕوخانی دەرونی بۆن مونە کەسێک خەمی زۆرە هەمی زۆرە قەلەقە یعنی ئەو خەمە دەرونیانە هەمووی هۆکارن بۆ ئەوەی نەخۆشی جەستەیی و سەحی با بڵێن بەدەنیشی لێ بکەویتەوە لایەنیش تریش مەوادی کیمیاوی ئەگەر ئەها شوێنێک تەقەمەنی و شەڕی زۆری تێدابی ئەو مەوادانە تەئسیل لە مەسەلەی کردنەوەی جا خوای گەورە وای کردووە یعنی بەو شێوازە ئینسانی ڕێخستووە ئەم جۆرە خانەیە سەرەکەی نەکرێتەوە ئەگەر هاتو ئینسانێکی ئیمانداری ڕازگۆ بین لەگەڵ خوددا لەگەڵ ئیمانەکەمان چونکە ئێمە کاتێک کە دەڵێن لا إله إلا الله محەممەد رسول الله دەبی تەواوکەریەکانیشمان ئیمانمان پێهەبی لە مەسەلەی قەزا و قەدەر جا کاتێک کە قەزا و قەدەر تێکەڵی مەسەلەی ئەو موسیبەتانە ئەکا تووشی ئەو دەرد و ناخۆشیانەی کە لە دنیا تووشی هەممانەکات یعنی تەسەوڕەکەی ئەمە گوێبیستی ئەوی مەداخەوە تەڵەبەیەک لەوانەیە دەرەجەیەکی داهات و لەوانەیە کارەساتێکی بەسەر خۆهێناوە ئەوە لایەنی داڕوخانی دەرونیە بەڵام با لە ئەساسدا بزانین ئێمە کاتێک کە هەوڵماندا وەکو ئەسباب دیسان دێمەوە سەر ئەسبابەکەی هەوڵماندا بەوەی کارێک ئەنجام بدەین بزانین دەرەنجامەکەی لەکن خوایە یاخود خوا بڕیارەدا ئایا ئەوە کۆتایەکەی بەستی بەست لەسەر من دەرەنجامە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم دانیش بوو لە شوێنێک یەکێک هاتە لای حوشترێکی پێبوو حوشترەکەی بەڕەڵڵا کرد طبعا پێغەمبەری خوا پێی فەرموو ئەوەی ببەستەوە فەرمووی بە تەمای خوای تەوەکول بەخوای فەرمووی بیبەستەوە ئینجا تەوەکول بەخوای گەورە بکە یعنی پێویستە لە سەرمان ئەسبابەکان بەکاربێنین ئەو جا ئێمە دەست بە دەرەنجامەکەی ئایا خوای گەورە بەرەو کوێمان دەبات یعنی بۆ نمونە ئێستا ئەو خۆپارێزی کە ئێستا ئێمە دەیکەین لەو پەتایی خۆ لە ئەساسدا ئێمە دەزانین لە ئەساسدا بۆ ئەوەی حفظ ئینسانە بۆ ئەوەی دەرونی ئینسان تووشی داڕوخان نەبی با بڵێن یان لە ڕووی جەستەیەوە با بڵێن ئەو خۆپاراستنە لە ئەساسدا ناڵێن عیلاجەکە کامل ئەوە بخۆی عیلاجە عیلاجەکە لەکە خوایە بەڵام خوا پێمان دەڵێ ئێمە ئەسباب بەکاربێنین
یان ئەو دەرمانەی ئەو عیلاجی کە وەرەگرین لە دکتۆرەکان لە سەیدەلیەکان خۆ لە ئەساسدا ئەو دەرمانە نابێتە شیفای کامل لە ئەسبابێکە خوای گەورە دایناوە ئیلا عیلاجەکە لەکە خۆیە فإذا مرضت فهو يشفيني خلاص ئەوە خدایە جا لە ڕووی دەرونیەوە ئینسان ئەگە بگەڕێتەوە بابەتی بیر و باوەڕەکە تێکەڵ بکە لەگەڵ بابەتی یعنی ئەو واقع ئەو ناخۆشی کە ڕوو بەڕووی ئەبیتەوە ئەم پێم وایە دەرونیان هەز بە ئاسوودە ئەکا دەرونیان ئینسانێکی هێمن ئەبی لەسەر خۆ ئەبی تووشی شتی هەڵە نابی حادث ئەبی نەخۆشی بەسەر دێ ئەزیێتەخوا بەڵام دەرەنجام و کاری هەڵی لێ ڕوونادات. ئەگەر دکتۆر لێرە کابراایك ئیشە چوە بە تایبەت لە ناو ڕاگاندن ئیشی مەش وایە تووشی دڵە ڕاوکێوی سترێسە هەمووی ئیشەکە وایە ڕەنگە دوای ئەوە تەندروستیش دەرونیشمان تێک بچی زاریوە هەیە تۆڕینە بێت زەوین وەکو خۆمان بە کوردەکەی دەڵێن ئەوە بە گوناح لەسەرمان حسابیان بەخێر چکە دەبی ئیشە و دەبی بکەین. بڵێ بەڕاستی بابەتی هەر هەڵەیەکەوە ڕووبدا لە مەسەلەی تووڕەبوون و ئەوشتانە لە دین جێگای ناکرێتەوە بەوەی کە بڵێن دروستیان نا چکە دروست نییە لە ئەساسدا بە بەڵگەی ئەوەش کە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام باس لە مەسەلەی ڕۆژوو ئەکا چکە دائیمەن ئینسانێک ئەگەر هاتوو بە ڕۆژوو بوو لەوانەیە توێنێتی و برسێتی وای لێ بکا کەمێک هەڵبچی تووڕەبی بە قسەیەکی کەم هەنجەتێک دروستکە جا لەبەر ئەوە پێغەمبەرە فەرمی سەڵ سەلەم ئەفەرمیتن ئەگەر هەر یەکتان بە ڕۆژوو بوون بە تووڕە نەبی بە زمانی بە هەڵە بەکارنێنی ئەگەر هاتوو کەسێکی شەڕی پێ بفرۆشی با بڵێ ئینی صائم با بڵێ ئینی صائم جا لەبەر ئەوەش ئەفەرمیتن من لم يدع القول الزور والعمل به فليس لله حاجة في أن يدع طعامه وشرابه ئەگەر ئینسان قولی زور و خراپەی بەکارنێن چکە ئەوە بابەتێکی دەرونیە لە دەستەی ئینسان چکە ئینسان برسی ئەبی نفسی ئینسانی کە برسی بوو لەوانەیە زۆر کەسەیە با بڵین هەڵی ڕووەدا هەرجگە لە ڕەمەزان و ڕۆژوو هەر بەعام هەندێک ئیش هەیە سترێسە جا ئەوە دێمە سەر ئەو بابەتە سترێسی ئەوە کو دەواازەیەک با بڵین مەسەلەی غەضەب یعنی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم لە کاتێکی زۆر هەستیاردا بزانە چۆن پێشوازی لە خەڵکەکەی کردی لەو کاتێکەوە مسلمانان بێفەرمانی لە شەڕی بەدر بوو بێفەرمانی قسەی پێغەمبەریان کرد صلی الله علیه و سلم پاشەکشیان پێکرا لەو کاتە خوای گەورە چۆن وەسفی پێغەمبەرەکە ئەفەرمی وەلەو كنت فظا غليظ القلب لانفضوا من حولي دەڵێ ئەگەر کاتی تۆ تووڕەبوونت لێ بە دەرکەتبایە ئەوە بزانە ئەوەی لە دەورەشتمانە ئەوانیش دەڕۆن جا لەبەر ئەوە تووڕەبوون و بابەتەشتانە دەبێ ئینسان هەتا بکرێ بەسەر خۆیدا یعنی زاڵ بیت لەو مەجالەی چونکە بابەتەکە دەوەستیتە سەر ئەوەی خوا نەخواستە تۆ مافی کەسێک پێشێلەکەی خوا نەخواستە چونکە ئاینی پیرۆزی ئیسلام بنیاد دراوە لە پاراستنی ماف نەک مافی مرۆڤەکان مافی دەوروبەریشت بە مافی حیوانات مافی هەموو شتێکە لە دەوروبەردا لێرە دەبیان ئیشی خۆمان بگۆڕنیان هەوڵ بدەن ئەو سترێسە نەمێنێ ئەبێ هەڵدەن سترێسەکە ئێستا بەعام هەر کارێک دەستی لێ ئەدەیت هەر بەگشتی سترێسیتە هەر دنیا خۆی بۆ خۆی فیزیکیان ڕۆژ بە ڕۆژ بەرەو تێکچوون زیاتر ئەچێ وەک لەوەی باش بوون بەڵام ئیتر ئەوژەکەێتەوە سەر تەندروستی دەرونی خۆمان چەندێک بتوانین لەگەڵیا تەعامل بکەین. دکتۆر پاراستنی جگە لە پاراستنی تەندروستی خودی ئێمە لە ڕووی جەستەی و لە ڕووی دەرونیەوە پاراستنی تەندروستی دەوروبەرمان وەکو بێئا وەکو ژینگە ئەوە چەندێک گرنگە لە ئیسلامە چونکە بێگومان لە ژینگەیەکی تەندروست ژیان جەستەیەکی تەندروست دەرونێکی تەندروستمان بۆ دروست دەکات. بێگومان پرسیارەکە زۆر لە زێ خۆیتی حەفوم کەن لە ڕاستیدا ئەگەر وەڵامی ئەم پرسیارە بە فەرمودەیەکی پێغەمبەر بدەینەوە عەلەیهی سەڵات وەسەلام دەفەرمی پێغەمبەری خوا دەفەرمی یەکێکم دی لە بەهەشت دەجوڵایەوە یان دەگەڕا هۆکارەکەی چ بوو هۆکارەکەی ئەوە بوو دارێک هات بۆ سەر ڕێگای خەڵک ئەم دارە ئەزیەتی خەڵکی دەدا بۆن بوونە ئەم دارەی بڕی لۆی خەڵک بە ئاسوودەبی ینی ئەزیەتی خەڵکی نەدات وەلحاصل بە هەموو شێوازێک هەر شتێک بیتە مای ئەزیەتدانی بەرامبەرت ژینگە و دەوروبەرت ئەوە بزانە خوای گەورە پێڕازی نییە لەبەرەوەی تەندروستی دەوروبەرت یەکێکە لەو ئەساسە واجبانەی کەوا خوای گەورە لەسەر مرۆڤەکانیدا چەسپاندووە بەوەی کەوا بپارێزی ئەوە یەکێکە لە حقوقی عامە یعنی حتا پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم ئەفەرمیتن ئەگەر هەر کەسێک ویستی بچیت با بڵێن حاجەتی خۆی بکە با لە شوێنێکی تایبەت بکە لە سەر ڕێی خەڵک نەکا لەو شوێنە نەکا کە ئاوە ڕۆی خەڵکە لەو شوێن نەکا کە خەڵک لێدا ئەنیشی کام وەکو با بڵێن ظل یعنی سێبەر و شتیوەی لێیە تەنانەت پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم زۆر هۆشداریمانەدا لەوەی کە ئێمە ئاگاداری مەسەلەی ژینگە بین بە شێوازێک
يعني جینگا ئەگەر بين السر أو فرمودي پیغمبر صلى الله عليه وسلم أفرميتن إذا كان بيد أحدكم فسيلة وقامت القيامة وأجر هاتو بهر يكتان شط لدارجي بيبو وقيامتش هستا أجر تواني بتشيني بابي تشيني أجر قيامتك هل بستيتن أما همو بابتك لتسي أوستي يعني خوي لو أبيني توا كوا إما تشون واجبة لسر خومان كدرون وصحة خومان لسر من واجبة ببارزين بێگومان دەوروبەریشمان پێویستە لەسەر خۆمان و دەوروبەریشمان بەو شێوازە مڕاعاتی بکەین لە مەسەلی تەندروستی عام. بەڵێ هەروەک بە بۆنەی کۆرۆناشەوە زۆر لە کۆڵینەکان ئەوەی دەرخست بوو کە زەوی دەیەوێت تەندروستی خۆی بگەڕێنێتەوە ئەوەندە زەویمان ماندوو کردبوو ئەوەندە ئاژەڵەکانمان ماندوو کردبوو ژینگەمان ماندوو کردبوو لەرو تەندروستی تاوا نەبوون ئەمە ڕێکاڤەریە کە بێت بۆ گۆی زەوی بۆی کە تەندروستی خۆی دووبارە بێنێتەوە جێگەی خۆی. دکتۆر ئەگەر یعنی تەندروستی هند نعمەتەکە مۆزنە خودێ دای مرۆڤی دەوێت مرۆڤ پارێزت باشە ئەگەر وەکی تەلدەستپێکی ژێمەژە پێکری المؤمن القوي خير من المؤمن الضعيف يعني ئیماندارێ پێسیە تەندروستیەوەی باش طبعا دەوێت پێز بب شیێدی باشترە ئێوی چ گونەها خۆ هەیە بۆ نمونە گەلک ڕۆژی گرمەنوکێت هەنیە تووشی نەخۆشیا بین نەشێن وەکی کابراکێ کول سەر سەحەتە خۆ بە تەندروستیەوە یا باش بتێ پێز بێت ڕۆژێ بێت یانجی هەر کارێکێدی عیبادەتێکێدی وی پێچەنەوە بێت وەکیوی یانجی هەر ئەگەرێکی تووشی نەخۆشیەکێ بێت وی چ گونەها خۆ هەیە بۆچی ئەو باشترن شێدی ئەوی دی ئەجر و پاداشتێک هەبێت یانجی هەر پێدی حسەوە خۆی ئەو کەسێک کەوا نەخۆشە با بڵێن ئەو قووەتەی پێ نەبەخشرایە وەکو جەنابە پرسیارەکەی تو ئەوەیە ئەو کەسێک کە نەخۆشە ئەو قووەتەی پێ نابەخشرێت کە بتوانی با بڵێن وەزیفەکەی خۆی ئەنجام داویش عیبادەتە بابەتەکە لەوەی سەرەگری خوای گەورە کە ئینسانی دروست کرد وەلەقەد خەلەقنا الئینسانە فی ئەحسەنی تەقویم یعنی ئینسان کاتێک کە دروست کراوە خوای گەورە لە ناو دەرونیشیدا مەناعەیەکی دروست کردووە بۆ بەرەنگاربوونەوەی هەر نەخۆشیەکە تووشی ئینسانە بیتن جا لێرە دوو جۆرە نەخۆشیە هەندێک نەخۆشیە ئینسان بۆ خۆی بەسەر خۆی دەینی لە خلالی بەکارهێنانی ئەسبابی هەڵا بە خواردنی محەڕەمات بە هەڵسوکەوتی هەڵا بۆ نمونە بەو هەڵسوکەوتانی کە دەبێت مای تەندروستی خراپ بۆ ئینسانی بۆ نمونە زۆر خواردن بۆ نمونە ینی یەک لەوانە بەڵام هەندێکی تر هەیە خوا ئیبتیلای دەکە هەر بەخۆی لۆ ئەوەی بزانی چۆنە جا لێر و کانەدا ئەگەر بینە سەربابەتی مەسلەی ئەو کەسێکەوە ئایا مەحروم بوو لەو کاری لەو قووەتێک کە پێغەمبەر مەدحی دەکات صلی الله عليه وسلم پێغەمبەر مەدحی دەکاتن دەڵێن نەخێر لەو حاڵەتەدا ئینسان خوای گەورە ئەو کەسانەی کەوە ئەو جۆرە نەخۆشیانیان تووشەبی لەو ئیبتیلایانە تایبەتمەندن یعنی هەموو خەڵک نییە بە ئاساس یعنی ئەو خەڵکانن کە خوای گەورە تاقییان نکاتەوە مثلا خاوەن پێداویستی تایبەت خاوەن پێداویستی تایبەت زۆر ڕاستە کاتێک کەسێکی خاوەن پێداویستی تایبەت هاتە بەرباس لەو حاڵەتەدا ئەو خاوەن پێداویستی تایبەتە ئەگەر هاتو شکرانەی لەسەر ئەم بابەتە بکە و لە ڕووی دەرونیەوە لە ڕووی بیر و باوەڕەوە بزانی کە لەکن خوددایە و خودداشە پاداشی ئەداتەوە بێگومان هیچ ئەجر و پاداشی لەوەی کەمتر نییە کە لەو کەسێکەوە بە قووەتە و عیبادەت و تاعاتی تێدا ئەکە بەڵام بەمەرجێک کەسەکە بەخۆی نەبیتە هۆکار یعنی ئەوە هۆکار ئەوە شتێکی زۆر ئەساسی پێویستە ئێمە ئاگاداری بین چونکە زۆر کەس هەیە با بڵێن شتێک دەکا کارێک ینی شتێک دەخوا لەوانەیە ئەم لە ئەم خواردنە لە ئەساسدا بۆی هەڵەبی چونکە خوای گەورە کە دەفەرمیت حرم عليكم الميتة والدم ولحم الخنزير ئەمانە ئەگەر هاتو حرام کراوەکانن بەڵام لە ئەساسدا زەرەریان هەیە بۆ ئینسان لە ڕووی سەحەتەوە تەنانەت پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئێمە ئاگا کردو تۆ کاتێک ئەگەر سەرجێ لەگەر ئافرەتەکانمان بکەین لە کاتی پاکبوونیان بی نەک سووڕی مانگانە بۆ لەبەرەوەی ئەزیەتە جا ئەم بابەتانە ئەگەر کەسێک بە هۆکاری خۆی تووشی ئەم بابەتە بوو نا لێرە دەگەڕێتەوە سەر گوناحەکە لەسەر خۆیتی هەژمار ناکرێ خێر و بەرەکەتەکەی یان با بڵێن شکرانەکەی خۆی وەکو کەسێکە ئەگەر هاتو قووەت و تااقەت هەیە بەڵام کەسێ هەندێکی هەنە کە ئەمانە کەمن کە خوای گەورە بە خۆ تووشی ئیبتیلایانەکە لەوەی کە نەخۆشییان تووشەکە بزانین تا چڕات دێک سەبر ئەگرن نەخۆشی ئەگرن نمونەی زۆرمان هەیە لەسەر پێغەمبەرەکان وەکو پێغەمبەر ئەیوب واذكر عبدنا أيوب إذ نادى ربه أني مسني الضر وأنت أرحم الراحمين أو جارة داوای لە خوای پەروەردگار کرد کە شیفای لۆ بنێری لێرە هۆکارەکە ئەوە نەبوو کە بڵێن پێغەمبەر ئەیوب عەلەیهی سەلام کارێکی وای کردووە کە خوا نەخواستە محەڕەماتێکی وای جێبەجێ کردبیتن یان کارێکی وای کردبیتن زەرر بە تەندروستی و سەرپێچی فەرمانی خوای بی نەخێر بالعکس بەڵکو خوای گەورە تاقی کردەوە و بیتە نمونەیەکیش بۆ ئێمە پێغەمبەری صلی الله علیه وسلم چەندین جار نەخۆشە بوو یعنی ئەوە شتێکی ئاساییە تەنانەت خاڵێکی تریش هەیە ئەگەر زۆر گرینگە ئەوەیە ئەگەر باس لە مەسەل ئەوەیەکەین کە خوای گەورە ئەو شتانی حرام کردووە کە زەرر بە جسمی ئینسانەگەن حتا ئشتا با بڵێن خوڕافیەکانیش
يعني زۆر کەس هەیە تای لێ لەوانەیە بنێک لە دەستی ببەستی دەڵێ وڵات تایەکە لەسرم دادەبەزی یان دەستی کارێک دەکات لە ئەساسدا کە حرامە یعنی لۆ چکە مشکلەکە لە بیر و باوەڕەکەی وەکو پێم گوتن ئەگەر هاتو ئینسانێک بیر و باوەڕەکەی تەندروست بی پێغەمبەرە فەرمی إن الرقى والتمائم والتولة شرك من توكل شيئا وكل إليه يعني من توكل شيئا وكل إليه والحاصل ده فرميتن هر کسی خوی به تمام شتێکی بەجێ بێڵی ئەوە خوای گەورە بە تەماوی بەجێ دێڵی لە ئەساسیشدا ئەو شتە لەوانەیە تااقەت و قوتێکی نەبی هیچ ئەوەی نەبی وە گوناحێکی گەورەشە لە ئەساسدا ینی گوناحێکی گەورەشە بەڵێ زۆر سپاس دەکەین دکتۆر با لێرە هەر ئەوەندە لە یاد نەکەین کە باسی خاوەن پێداویستی تایبەتمان کرد ئەم شەوانە بۆ ئەو دایک و باوکانەی کە هەڵبژاردننی ئەوەی کە منداڵێکت ببێت ئەوە هەڵبژاردەی خۆتە بەڵام ئەگەر خدای گەورە باری ئەوەیدا بەسەرمانە کە ببین بە دایک و باوکی خاوەن پێداویستێکی تایبەت ئەوەی تر ڕازی بین بە ڕزای خوا و لێرەوە بڵێن ئێمە سوپاستانەکەین ئێمە دەستخۆشیتان لێەکەین یا ڕەبی ماندوو نەبوون ئینشاڵڵا ئەجرتان بگات چونکە هەندێک جارەیە کەس نییە دەستخۆشیێکیان لێ بکات لێرە با فرسەتی ئەوە بە دەستخۆشییان لێ خودش ڕازی بە دکتۆرە مەمنونی توێنێ کوافشەوێن گەلمەدا بوون بەڕنامەی پاشەوی شڵە تەندروستی واژی هەریە باش بێت صحتەکە باش تەمەنی خو هەمیە دەڕواز خودش ڕازی هەر بشکلك بەڵێ باسی تەندروستیمان کرد کە تا چەندە گرنگە تەندروست بین بەڵام هەندێک خواردنی خۆش هەن کە تەندروستیمانە خەنە مەترسیەوە بەڵام لە ڕەمەزانان ئەیخۆین کێشە نیە لەبەر نەفسی خۆمان هەندێک جاربا کەمێکی لێ بخۆین بەڵام ئاگاداری تەندروستیمان بن بۆیە باسی ئەم بابەتاکەم چونکە ئالان حوسێن لە دهۆکەوە لەگەڵمانە و لە شیرینی مەنیەکە لەوێ شیرین دروستەکە و دەشزانین کە شیرینی و شەکر مرۆڤ بەقڵەوە خۆ درست چارجار بیشی خوارد قەیناکەوە کوژبانێڵێ چەند زەرەرمان پێگەین و چەند زیانی هەیە بەڵام ئالان تۆ لەگەڵمانی تو هەروەها زەردەشیشمان لەگەڵایە دواتر دەگەڕینەوە هەولێر بەس باجارە بچینە دهۆک و لەوێ ئالان قسەمان بۆ بکات بزانین زیاتر ئەو شوێنە جۆرە شیرینێکی تیادا دووکێوی ماسنۆچمە دووکی من ئەڕۆ بله سوان جوان دمیا باش بیدن از جهه که درست کردن شیرینی عمل پیش من وکوی بینم که او میجیلی کار خونه کوشرینی درست کن بو صبحی دیاره اتماه رمضان دانی خواسته خلکی گلک زیاده سر شیرینی هر چند وکوا گویی که خرابیون خوشی هنله خوشی خوشی هر بروی که یعنی خلکی که گلک داخل سر هم بچنت جور و بزانین کاری و چه او چت کن چه برود با ماندی نبن هم بزانین اول چه چت کی کاری و چند زحمت رمضان دا چند پتر بیشین ارکیاب زحمت لهاتیه. اول زلابیا بامیه بیشین داطلی و رمضان هم چت کن با رفت رمضان شولی مزیده دی چکو حذا خرگی پتر سر شیریناییه هی. باشه. چند جورت وان زلابیا این چت کن؟ ما 5 جوری زلابیت هین. تو چنه؟ نوعی که هجیره، که بامیه. اول بامیه نکه. نفسی بیا هی نوتیلا چکار نوتیلا کنه نبوده. و یا زرا هی. و یا فستق. باشه. یعنی هم بزنین افناوش کی بهاد نه و بامی و هجیر و نظام چنه و چنه. خلکی بامی داد چه شکلی دادن. یا نوتیلا جاکی دم نوتیلا کنه نبوده. یا هجیری جدیدن که چنه جور بینن. یا جور دنو کن هجیره بینن یا جور و. و یا زرجیک او زره دبینی لو. یا فستقش تنها داد کس. باشه. یعنی این روزانه چند بجیم کیلو افغان چند حاضر کن با خرکی شوریت رمضان دا چند زیاد لاغتیه دو خواهد خرکی پتر سرکیش جوری زلابیه رمضان پتر اکید هم شد که نزدیکی تقریبا تا نکوتش تکام چید کن چیکو حاضر خرکی پتر سریه های زلاب تایبه زلابیه باشه بتمها رمضان دا این چند دمج میرا کارت کن هم تقریبا ساعت نهس بدید هین حتی بانگ مغرب بشته اینکه وجبه که دیجی تیتن شرکت حتی وقت پاشی باشه چند این خاریکایی ها خلکیت کند به ماها پیروز داد چند بجین پیشکشی خلکیت کند به برانبریان سعرت و چوانه خودی سعرت مش همی شیرینایی ارزان تره به زلابی ما اول 3000 همی جور زلابی 3000 نه شراخی دی تقریبا 4 نه 5 نه بس ام به مهدا مگر 3000 به هاریکاری خلکی کن باشه
اف تشته تیم کارتینم پتر تشته بجنی خمالیه یان زیت اف تشته و هویره چیه؟ اوا اوری پکتت و آوه و هیکی زیتی دا قلیتم چنینگشتن ناف دو بیدا باشه اگر افکار من سپاس بته افکارم استارت گرم بید ام بچینه جور و بزانین ویره چه یعنی جوان وکو تدبینی که اوه کارگه که دیاره شفته که اولدومای کات یا شفته که دیگه کارمند هم بزانین ویره چه جوری دیگه شیرینی هنه وکو تدبینی یعنی اوه بیشتر رژه که مازنا زلا بیا ویره آماده که ویره جی دیاره اندک جوری دیگه شیرینی هم چنه دف هستای ماندی نبی ام بزاین اوه چه کارت که چه جوری بقلاویت درست که شغل شاعری ام دبین قدیف بله من دبین شاعری ما ام ویشید کن از سایت ترکیه مد دیاربکری مد یا سر جواب صاحب خدای مانه بده باشه اوش کیو چه بکتن اف کارانی اول کلتوری کیه با کوره یان اول وری چوانی اول درستای کلتوری وان بیشین بقلاوا شعری او هند بیشین کلتوری کیه ام دبین قدیفا دیاربکری دیاربکری گرک بنابو دنگه یعنی تقریبا روی 4-5 تن دیاربکری قدیف ته فروتان چه مثلا استانبول İzmir'e باشه گلک اول وری نه وکی واتل وری چت کی وری چند داخوازی خلک ما باشور سره چند فری و جوری بقلای بود لبردرا و تقریبا 7 سال لبردرا ما الحمدلله لبردرا گلک مک بنابو دنگ اوکر حیانا بری عالم نظام بو قدیفا دیاربکری چه مشهور آنا چقا ام اوکن ماشاءالله الحمدلله گلک قدیفا مدشه یعنی باشه چه جوری دی و هنه دیاربکر بنت اینا بنویری تل وری درست که پیشکشی خلکی بکی والله ام گلک فهم نکر قصری مزنه بجم چه جوری دیت بقلای هنه دیاربکر تا اینا بنویری الوری تو درست که بده خلکی هری ام هم دم جمله و دکان خو تقریبا بری به جوری بقلای چی دی هنه yani قدیفه اوکیوان اوکن yani dakişik اوکیوان هنه نویوان هنه yani ad Diyarbakır'ı hem de beşin mesela avya evya Diyarbakır'ı باشه اف جوری دی چنه evya şu mesela şöyle Diyarbakır'ı ne van işte kadayıf hem de beşin بله hem servi meşhaleye şey dikim evet şey ben ki çند buna kadar boz bir hata ve dürüst biten takriben yani agri çıkaz zede be az karım navaz nif saate de derdim ama saate kişi az takriben saate ki da seniki dert keve edbin bir dile khuvara qalandırı bu çift dili xo çıka vakti bir dile khuvara qalandırı daha xoş ab tamay are belavi az eser bir meşale hevir meviri qaz hemu çedekim بله zıvır dara dert khım pişti ve istemeli ve dere ed peşim odum qalandırı گلک سپاس بود عزیز جناب گلک خیرات سپاس بله ولی جوان یعنی وقتی دیتی چند جور شیرینی آل ویرت نه چکرن جوان تو مغرب الدوی که بای مگوده نه چه اگر تو ما باید دان که با شیرینی ها تمیوان که اینو داد گل خوشی با افکارت نه با سوانه و با همو افکار استودیوی بای وای خودش ترازی بیجا پا چپ کن برنامه بی عزیز وریم و که خودت تمن دا ایشالا بو جارا کادی از میم و از پاشی و کشتا چکن بس دل ما بره بقلا و زلا بی ایشالا هر کسی بخود لصحت بود بس وکی سوفان گوتی پیچکی خون کمی یعنی کارگری سر تندرستی نکرد گلک سپاس بو افکار خوش بید الا زر سپاس دکی اینج دو که دیال ما دابون برای فولیری و چین افکاری ما زردش همه پای که راست خود گل ما زردش افدم تباش هر جایی که جهه که جدا پاشی و که جدا تو بوم ات اینیه سر اکرانه تو افشوا کیوه چوه پاشی دل کیوه در باز بزانی که شو هوا ات ناف هولیری داد ناف بازاری داد چواوی جه هند پاشی ولی فکن گل افکارا طيب تيجي گل وان کسی ده پاشی بخون دم باش جوان دم باش سوفان ایرو از جهه کی تایبتم شخوا بحثا بقلاوا دکر لدهو که للویدر هندی کی جان جوازه از لبش نافخوی یا حجده شباتم گلو بزن بن کچن خواندوان چاوا پاشیوا خود خون چاوا ماه رمضان بردیکن ایرو از درباسی ناف جوراوان بومد خوازم جنزیک و صفراوان بین پیش اکران براه افکاری من دیگر من بردوام به خوازم بزام چاوا پاشیوا خود خون و چاوا مانگو رمضان پیروز کن سلاف جماعت سلافش بوا نوشی جان به عافیت به هیویدارمون باش بون از دیگر و باشدار بم یا نه گل اکسپاس باش هفکار من سووان و جوانجی دخوازم بزامن اون بشه نافخوی چاوا خورنا خود خون چاوا پاشیوت خون هگر تو کرم کی چاوا اون آمدت کن
سەرەتا زۆر بەخێر بێ کەناڵی کوردستان بسوار جێگەی خۆشحاڵی و دەستخۆشیە زیێتان کێشە زۆر سپاس بێگومان ژیان لە زانکۆیە جیاوازە وەک لە ماڵەوە و بەتایبەت لە مانگی ڕەمەزانی پیرۆزدا ئێمە شەوان بە دقیقی کاژمێر سێ خواردنی تازە ئامادەکەین خواردنی خۆش و لەگەڵ هاوڕیانە دانیشین قسەی خۆش و گفتگۆی خۆش باسی ژیانی زانکۆ و دەرس و ئەو مانگە پیرۆزە و خواردن و ئیتر بابەتی زۆرا و زۆر باسەکەین و ئەم شەو من میوانم لای و هاوڕیانم لەگەڵیان دانیشتم و بەشدارم ئەم خواردنانە کە ئێستاش ئامادەمان کردو خواردنی زۆر سادە و خواردنی زۆر بەسیتن بریتین لە شفتی لەگەڵ هێلکە برنج پەنیر تو بحث دکی اگر هف کاری من حمید هندکی وره پیشام بده کرم که بشه اون هر شب و خورنه آماده کن هر پاشی و یان هر روزه شکله که بێگومان نەخێر سەرەتا زیاتر پاشێوەکانمان بە خواردنی برنج و مەرەگە و ئەم شتانە بەڕێ کرد بەڵام ئیتر بێزار بووین لە خواردنانە وتمان با گۆڕانکاری بکەین خواردنی بەیانیانمان ئامادە کردو زیاتر باش اون چاوە هەماهەنگیەوە تەنسیقەوە چاو بە هەڤڕە پێک و پاشی و ئامادە دکەین کرم وڵایتر حەزمان کرد پەیوەندیمان بێکۆ کرد منیش هر شب هر پاشی وکی اون پیک و چه دکن یان اگر بومروم کی یان کدره چه دکن لما مطبخ آواه جهوی تایبت هست بەڵێ شوێنی تایبەتی هەیە مەلبەخەکە لە تەنیشمانەوەیە هەمومان بێکەوە یارمەتی یەکترە دەین بێگومان خواردنەکە بێ کەس چاک ناکرێ ئیتر هاوڕێی باشن و یارمەتی یەکترە دەین و کەسانی باشن اون هەلبەت دەما اون ژالیەکی خواندنا خۆ دیکن ژالیەکیژی پاشیو اون دیگەل عائلە خۆ پەیوەندیە دکن تایبەت لە کۆتی پاشیوێدا نمونە تو خەڵکە کژان باژاری چه شارێکی من خۆم خەڵکی هەریرم لە هەری دادەنیشم بێگومان پەیوەندیەکەم زۆربەی کات نام و پاشیوێکنا بەڵام هەنێ پاشی و هەیە تەلەفۆن بۆ دایک و باوکمەکەم و لیانە پرسم و ئەوان ئاگیان لەمنە من ئاگام لیانە بێت ئیتر ئاسان بووە شتەکە جوازەیەکە ئەگەر تو لەگەل ماڵباتە خۆ بیۆن لە ڤێدرێ بێ دیگەل هەڤڵێن خۆبی بێگومان لێرە زۆر تایبەتە من زۆر خۆم بەخۆش حاڵەزانم کە قوتابی زانکۆم و لەمان کادە لە بەشە ناوخۆی نیشتەدەم چونکە چێژێکی زۆر تایبەتی هەیە لێرە و لە ماڵەوەش تەمعان چێژێکی زۆر خۆشتریشی هەیە لەگەڵ دایک و باوکور کەس و کارت نزیک لەوانی و زیاتر ئاگاداری تۆن و بێگومان لێرەش خۆشە فەرق ناکات هەردوو لا خۆشە زۆر سپاس دەخوازم شتێک بپرسم ژالێکی ئێستا کۆتی ئەزمونە کۆنە اون چاوە بڕۆژیت بن چاوە ئەزمونان دکەن چاوە پۆشیوێ چێتکن بۆ زەحمەتە نەزەحمەتە سەرەتا بەخێر بێن کەناڵی 24 زۆر بەخێر بێن وەکو دەبینن ئەوە خواردنی پاشیوەکە ئازرمان کردیا بەڵام خواردنی فتاری ئێوارانمان لەسەر ئەوەیە کۆمپانیای شێخ بازیە کە لە بۆمان ئامادە دەکا و مدیرمان بەسەر پەرشتی سجوان دابش دەکرێتن ئەو بەخۆی لەگەرمانە هاوکارمانە لەگەر هەموو مۆزەفەکان فەرقوزدایی ناکاتن وەکو یەک دابش دەکاتن خواردن ئەزمونە کۆن بۆ ئەزبوونەکانش دوای ئەوەی کەفتارمان کرد نوێژی تەڕاویع لێرە دەکرێتن بە جەماعی دەکرێتن لە هەدیقەی هەژدەی شوبات بەڕێوەدەچی هەموو شەوانی مانجی ڕەمەزان لە پاش ئەوەی کە نوێژی تەڕاویح کرا دەست دەکرێت بە خوێندن هەر قوتابیەک تاقیکردنەوەی هەبی دەستەهۆڵی خوێندنی خۆی دەکاتن پرسە داویشتە دیکەم پەیاماتە هێڤیۆتە تایبەت بوو مانگۆ ڕەمەزانێک چیە وەکو کەچێکە قوتابی پەیامی من ئەوەیە لەو مانگە پیرۆزەی ئیشاڵە هەموو ئۆمەتی محەممەد ئاسوودە و بەختەوەر دەبیتن و خۆشی و ئاسوودەی بەختەوەری بگەڕێتەوە ناو هەموو میلەتی کورد بە تایبەتی و لەمەوێ دەستخۆشیت لە سجوانی بکەم سجوان بەڕێوەرمانە لێرە کە زۆر ماندیە لە گەرمان فەرقوجدایی ناکاتن نەبین هیچ کەسێکی مۆزەف و قوتابی و هەمووی وەکو یەکە هەر نقستانێکمان هەبی هەم کەم تەرخەمیەکمان هەبی بەوی دەرەین لۆمان دەیاختە سەر و سەرچاوان لێرە زۆر دەستخۆشی لێ دەکەین ئیشاڵە هەر دەمینێ لە بۆمان ئەنگۆش زۆر بەخێر بێن ئاوەدانتان کردەوە ژەڤان سۆڤان دەما کو ئەم دەرباسی ناو حەجدەی شوات بوون بەشی ناوخۆی gelek قوتابیان خوێندەوان چاوێن وان کوردستان 24 بوو چاوە هەر کەس پەیوەندی ماڵباتە خۆت کرد تامەشەی کوردستان 24 بکەن دێ بزانم چاوە کو ئەم پۆشیوە خۆت خوۆن چاوە مانگۆ ڕەمەزانێ برێتکن بەدگەرمە دەستەکانت خۆش بێت زۆر سپاس دەکەین زەردەشت حەمید لەگەڵ بەشی ناوخۆی بۆ کچ و کوڕە هەردووکە باشە طبعا ڕێز و سڵاف بۆ هەمی قوتابیە نەخشە نەجاحەتێ سەرکەفتنی ئیشڵە هەمی سەرکەون بەرەف قۆناغیت باشتر بە بچن ئەو کچ و ئەوێن یعنی کوڕژی ئەوێن بژین بەشە ناوخۆی قسم داخلی هەمی دێبنە کچ دێبنە کابان دخۆ حاضرکەین ئیشڵە بچنە سەر ڕسق و ماڵ و نان ئاوێت خۆ نابێ بڵێ ئەبن بە ئاغا کابان يعني أي زي فيريت يعني خورن حظك نبن هكا روجك خيزانت وانا يعني محتاج بين أودي هاري كاري وانا باشا بس با براستي جيانا كاب زحمة خودي هاري كاري وانا بد طيب تيجي تهيب رمضان وبيروزا يعني روف حس كت زلات المال بد بس
مجبور خواندن بێت خواندن ژی سەرکەفتیانە دەربۆ جاران پێشتر ئەگەرێکی عسکەری نەکردایە بە پیا کوڕێک یانوت هێشتا ماوتە ئێستاوەی نەچێتە بەشە ناوخۆیی ئەسکەری نەماوە وەڵامی تر و پۆشیبەوە تایبەتیژی ئەوێت بەشت ناوخۆی صحت و عافیت ئینشاءالله بەجامە بەحسێ پۆشیوێ کرد بەری نوکەژمە بەحسێ تەندروستیە کرد ئێستا کاتی ئەوە هاتووە کە باس لە وەرزش بکەین تایبەتیژی کات و شێوارزی وەرزشکردن لە مانجی ڕەمەزانی پیرۆز حتمما بۆ ئەوەی تەندروستیەکی باشمان هەبی بۆ ئەوەی فێربین خواردنی تەندروست بخۆین دەبی وەرزشیشی لەگەڵدا بێت وەنیە بێگومان یعنی مێشتی تەندروست لە جەستەی تەندروست بۆ ئەوەش هەمیشە ئێمە پشت بە کەسانێک دەبەستین کە پسپۆڕ ناکەین بەس تاونی بینەوە لای ئێوەش ئێمە ئەو کەسێک کە پسپۆڕە لەگەڵ خۆمانە زۆر قساکە و زۆر سوودی لێوەرگین جا هەوڵی ئەو قسانێک کە لێرە کردمان ئێستا پێیەکەوە لەگەڵ کاپتن عادل کەمال پاڵەوانی جیهانی بۆ لەش جوانی کە ئێستا لە سودو لەگەڵمانە بەخێرهاتنی بکەین و سود بە ئێوەش بگەین یاخوا بەخێرهاتی بەڵێ با باسیەوە بکەین کە کاپتن عادل دەرچووی ئەکادمی وەیدەرە و بۆ مەشق و ڕاهێنانەوە هەروەها ساڵی 2009 پلەی دووەمی لە پاڵەوانی ئاسیا بەدەستێناوە بە ساڵی 2010 پلەی حوتەمی لە پاڵەوانی ئاسیا لە ئازەربایجان بەدەستێناوە و ساڵی 2023 پلەی دووەمی لە پاڵەوانی وڵاتانی عەرەب لە مەغریب بەدەستێناوە حەقی ئەوەیە کاپتن ینی هەستینەوە بە پێوە هەستینە بەس ئێستا هەستم ڕەنگە دەبی هەستین یاخوا بەخێر کاپتن جان بەخێر هاتی کاپتن طبعا بابەتێکی زۆر مهمە بە تایبەتی ئەمە زیاتر هەوڵ دەدەین سەرنج بتەینە سەر وەرزشوانان یعنی سەرنجەمە سەر وەرزشوانە بەت ئەف کەسێت و وەرزشێت کرد هەیڤ ڕەمەزانە پیرۆزە گەلێک شۆنە تووشی یعنی دوودرێت بن کاوەرزشێ دەرباز بکەن بەردەوام بن لەسەر وەرزشکردن یانیش استراحەتێک بدەن جیهانیان باشتر ئەوانەی وەرزش دەکەن ئەوانەی وەرزش دەکەن طبعا دەبی بەردەوام بن بە چی وەیەک بۆ ئەوەی خاصن ئەوانەی مەسەلەن بە ڕۆژوون دەبێ بڵێن دوونەوە هەیە مەسەلەن هەیە بۆ بەدی بڵدنگ یاری دەکەن هەیە بۆ مەسەلەوانەی کێشیاندا دەبەزێنن ئەوانەی کێشیاندا دەبێزن دائیمەن پێش بەرەبانکی بە سەعاتێک بێن یاری خۆیان بکەن بەس طبعا وەک جاران نابێ زۆر زەخت لە خۆیان بکەن بە خەفیفی تۆزە یاری دەکەن بۆ ئەوەی چەوری جسمیان زووتر بستێنن چکە خواردن ناو مەعیدیان نییە گەدەیان نییە بۆ ئەوەی زوو چەوریەکەی بستێنن بەس لە عینەن کات کە دەڕواتەوە دەبێ خواردنەکەی بزانی چی دەخوایانی تەندروست بێ باشە ژەمە خۆردنەکان ئەوێت چی بکاتە بەس باوانی کە ئێستا چەوری دابڵ زیاتر دەبێ مەسەلەن برنج بەبێ ڕوونوەری گرێ مەسەلەن بڕوکلیە زەڵاتەیە شتا یعنی سەحیەکان سینگی مریشکە ماسیە ئەو شتانە دەبێ وەرگێ کاپتن ئەوانی کە بەتەمان بڵین کێشی لە شیان دابەزن بە تایبەت دەشیانەوێت تەنشیفیشی لەگەڵا بکەن و یەکسەر بەبێ پلاندانان لە هیچ لایەکەوە یەکسەر برنج دەرەکەن لە خشتەی خواردنەکان دروستە شتە نەخێر نابێت چکە خاستن ئەوانەی مەسەلەن بۆ پاڵەوانەتی خۆیان حاز دەکەن دەبێ بەلای کەمی ڕۆژێ سێ چوار وەز بە کاربی وەرگێ پرۆتین وەرگێ یعنی ئەوانە زەرورە ئەگەر توانە وەرنەگرین ناتوانانی تەمرین بکە ینی جسمت گەشە ناکە تۆ پێویستت لە عینە لێرە شتەکەیە یعنی دەبی وازەحیکەینەوە تۆ ئەگەر بۆ پاڵەوانتی خۆت حەزە دەکەی عزەڵە چۆن دروست دەبێ بە پرۆتین و کارب وانە ئەگەرە تو پرۆتین و کاربت وەرنەگری ینی عزەڵە گەشە ناکە دواتە بە هەر بە لەژێر چاودێری ئێوەی پسپۆرکە لەو بوارە پڕایەتیتان هەیە بەس کاپتن بە ئەو جارە لێکیان زیاکەینەوە یعنی زیاتر بچینە ناو بابەتەکە قۆڵ کەسێک کە بە تەمایە خۆی لاوازکە کەتە ناو ڕەمەزانێت لەگەڵ کەسێکی دیکە کە دەوێ ماسۆڵکەی گەورەی هەبی ماشەڵاوەکو ئێوە بەلەو ماوەیەکە لە پاڵەوانیتی ئەوانەش دوور کەتینەوە جیاوازی لە بینی ڕێکخستنی وەرزشی هەردووکیان چییە؟ جیاوازیان زۆرە مەسەن ئەوانەی دیانەوەی کێشیان دابەزێنن طبعاەوە بەرنامەی خۆی خاص هەیە یەکەم جارکە مەسەن ئەو شخصە کە دێتە لامان دەبێ وەزنی بکەین بزانین وەزنەکەی چەندە تۆڵی چەندە بۆ ئەوەی لێک دێنەوە اینجا بە جۆرەیوی بەرنامەی خواردنەکەی بدێ و لەگە ڕاضەکە ئەوانەی دیانەیە مەسەلەن ماسوولکە زیادکەن ئەوە جودایە ئاینە بەرنامەی تەمرینی بۆ دەنووسی عینەن کات وەزن و دەبێ بەژنی بزانی چەندە لەگەر ئەوە خواردنی بۆ دانەی خواردنی وانیش یعنی فەرقە مەسەلەن زیاتر پرۆتین دەبی زیاتر بێ دووەز بە سێوەز بە دەبێ کاربی زیاد بێ یعنی ئەوەی زۆرە کێشەی زۆرە دەبێ هەمووی بە
مەسەن 3 سعات زارێک دەبێ خواردنەکانی بخوا بەس بە کەمیە بە غەرامە هەمووی. کاپتن با کەمێکیش باس لە خانمان بکەین. بەڵێ. ئەمشەو ژمان هەرتی بۆ تۆ باسی خانمان کرد با ئێستاشان باسی خانمان بکەین. زۆر جار ئەو خانمانەی کە ڕوەکەنە هۆڵەکانی لەش جوانی بۆ لەش جوانی بۆ بۆڵدان بە عەزەڵاتیان. زۆر ماندووە بن بەکو پیاوانیان لێنات لەکوێ مۆزوعەکە بابەتەکە لەکوێ یا خانمان ماسوولکەکانیان ئەو هێزەی نییە ئەو بۆڵدە تەواوەتیە وەرگێ یاخود ئەسڵەن هەروەری ناگرێت بەخوان هیلاگنە نەنا هەموو شتێک ئەوە نییە یعنی مەحاڵ نییە دەبێ دروست بکرێت بەس حەسب ئەو ڕاهێنەرەی مەسەنەن تەدریبەکانی چۆنە ئەو منهەزەی خواردنی کە مەسەنەن بۆیان دادنێن چۆنە دەبی بزانی یعنی ئەو ڕاهێنەرە چۆن ئەو لاعیبە دروست بەس هەر بەگشتی بۆ خانمان تۆزە ماسوولکان درەنگتر پێڕارە پیا و زیاتر جهدی زیاترە و قوتی زیاترە خانم تۆزێ خۆزانانی یعنی ناسکن ئەوە ناسکتری وڵای جوان نییە بەخوای بە وەرزشە نەکەن نا جوانە بەس ینی بۆ سەحەتی خۆیان نەک بۆ پاڵەوانتی ئەو شتانە بەڕاستی بۆ پاڵانتی جوان نییە یا جوان نییە باشە مادەم جوان نییە بادەم بۆ ئەوەی کە بۆ تەندروستی و لەش ساغی خۆیان بێت هەر بە هەمان ئەندازەی پیاوانە بێت تەمرینکەن ڕاهێنانەکان بکەن خۆی تەمرینەکانی یەکە هیچ کێشەی نییە بەسی ئافرەت دەبێت تۆزێ بەعزە تەمرینێک ئاگات لێ بێ خاستە مەسەنە ئەوانەی ئینحینایەکانە و بەعزە تەمرینەکە بۆ پشتیان چکە ئافرەت وەک پیاونیە زائیفترا دەبێ ئاگات لێبی خاستن ئەو ڕاهێنەرێک کە لەگەریتی کاپتن ئەوزارە مشکلە چی زۆر گەورەمان هەیە کابراەک دڵێ کوورێ ئەمن بەس بوونی خواردن دەکەم قەڵاودەوە یەکێکیش هەیە نەمەقسەدم ئەوەیە هاوە هەیە ینی ئەو هەدەگوترێ یەکێکیش هەیە چەندی دەخوا قەڵەو نابی وەرزشکردنی هەردوو کات فەرقی مەسەنە کابراایەکە پارێوەنانش دەخە سبحان الله بنیەی وایە زوو قەڵەو دەبی ئەوان هیچ ئەمەلێکیان هەیە وەکو ئەوانەی دیکەیان لێبێ بنیەی جەسەدیان یان دەبی ڕاضە چی زیاتر بکە لێرە شتێک هەیە ئەمە هەمووان ئینسانین لێرە مشکلە کە هەیە غودەی تایرۆکسینی پێدەڵێن لە ناو قورگا ئەوە هەیە مەسەن سبحان الله چ دەخوا تەسیری لێ ناکە یعنی زوو ئەوەی ناکە هەزمی دەکا و دەیستێنی هەیشە خواردنەکەی ڕوبعی وی دەخوا قەڵەو دەبێ ئەوە علاقی بە غودەی تایرۆکسینە هیچ مشکلەکی نییە لێرە دەبی ئەتوو مەسەنە ئەو ڕاهێنەرە عینە بەرنامە بە بەرنامە بۆی چاکە مەسەلا ئەمە بە چی ئازانێت کە تایرۆکسینەکەی بۆ شێ پشکنی نەکات طبعا دەبی پشکنیم کا مەسەن فەحسی طبی دەینیتن ئەوانەی فەحسی عام دەکرێت یعنی دروستە ئێمە پێشەوەی کە بچین بۆ هەریانەیەکی هۆڵی لە جوانی بۆ نمونە یەکسەر بچین ئێمە پشکنینەکە بکەین جاسێک بکە بس مەسەنان حەسب ئەو ڕاهێنەرانە یعنی ما احتراماتم بۆیان دەبێ بزانن لەو شتا ئێستا زۆربەی دەبێت دکتۆریان هەبێ ئێستا هۆڵە ئەو هۆڵانی کە لەش جوانی تیا ئەکرێت یا هەر بەگشتی وەرزەکانی تیاگە زۆر هەندێکیان هەیە بنکەیەکی تحلیلکردنیان پشکنینی لە تەنیشتەوە هەیە داوا ئەکرێت کە تحلیلەکان بکات پشکینەکان باشە زۆر ئاچکە حتا ڕاهێنەرەکە بزانێت چی بۆ دادنێ مەسەڵەن گرنگە خواردن هەیە احتیمالە لێت نەکەوێ خواردن هەیە هیچ کێشت نییە هەیە مەسەنەن بەعزە خواردنەک لێ ناکەوێت قەڵەو دەبێ خۆت لە چوانیانی کاپتن ئەوانەی کەم دەخۆن قەڵەو دەبنیان ئەوانەی زۆر وەڵام وەسەتم وەسەت لەبەر وەرزشەکەی بەس پێشان زۆرم دەخوارد تەبعاان کە پاڵەوانێتیمان دەکرد دوای پاڵەوانتی داهاتینەوە بە سێ چوار ماکەمە هیچمان نەدەخوارد لە سپیاتی هێلکەی سینجی مریشک و زەڵاتە و ئەوە بوو تەنشریف و نازام برنجی بێڕۆن یعنی بەڕاستی ناخۆشە مادەبوونێکی زۆرە شخصیش لێ بکەم ئێستا زیاترین وەزن چەندت هەڵگرتیە لەو ئاخیرانە یانی آخر ئەلێرە شتێک هەیە ئێمە ڕەفل ئەفقال نینە لەش جوانینە لەش جوانی تەمرینی زۆرە مەسەلەن تەمرین هەیە احتیمالە بە 300 کیلۆی دەیکەی تەمرین هەیە بە 200 کیلۆیە تەمرین هەیە بە 100 کیلۆ حەسە تەمرینەکانە ئێستا لێک پرێز مەسەنە ئەوانەی قاچ ئەوانە زۆرە ئێستا لێک پرێز دەتوانێت حتا 500 کیلۆش بڕۆی خۆت چەندت هەڵگرتیە ئەمن وەڵا حتا تقریبا 420 کیلۆ ڕۆشتی ئەدی دەستی حتا هەفتا دەتوانانی بڕۆ شان زیاترە مەسەن سینگ زیاترە پشت زیاترە ئەو شتانە هەیە کاپتنەوەی کە تەمەنی وردە وردە بەرەو سەرەوە ئەچێت و بەڵام هەر حەزەکات بەردەوام بێت هەر وەکو پێشتر ڕاهێنانەکانەکات یاخود لەژێر چاودەری ئەوە ڕاهێنانەکان لێرە تەمان خۆی
ئەوەشی کە ئەوێت تازە دەست پێ بکەسە بۆ نمونە ئەمشەو دانیشتۆ تەمەێکیشی هەیە و ئەبینێت و حەزی لێکات کە بێت لە هۆڵێکی لە جوانی دەست پێ بکات لێرە شتێک هەیە ئێستا من لە عیبمان هەیە نێسکی 7 ساڵە دێت تەمرینی خۆی دەکاو بۆ سەحەتی خۆی تازە بۆ پاڵەوانەتی هەیە مەسەلەن پێی دەرێن ماستەر لە 40 ساڵی هەیە تا 6 ساڵی ئەو دێت نەخوارەوە بەس یعنی بڵێ تۆ وەک جاران 25 ساڵ و 20 ساڵ و 30 ساڵ نییە مەبەستمەوەی تازە هاتووە ببێ بە یاریزان هیچ کێشەی نییە دێت بۆ سەحەتی خۆی یاریەکە یان هەیە قەڵەوە خۆی زەعیف دەکاتەوەوانە هیچ کێشەی نییە ژەمە پرۆتینەکان بە تایبەتی وەرزشوانە چون ڕێک بخرێن لە مانجی ڕەمەزانی پیرۆزە هەر وەرزشوانێک وا بزانم زیاتر پێویستی بە نازانم خۆی بەڵێ پرۆتینات هەیە کە زاین هەیە ئەو شتانە دەبی ئەو ڕاهێنەرە بۆیان دانێتن خۆی بە خۆتان دەزان ڕەمەزان تۆزێ بەڕاستی یانێت و تقریبان 15 ساعت وابزانم نان و ئەو شتانە ناتوانانی بخۆی دەبێت چی بکەیت تۆ دوای فتار وەزبە خواردنەکان تەزبیت بکەی لەو مەعبێنانە مەسەلەن تو کە نانت خوارد دوای 3 ساعت دەتوانی مەسەلەن پرۆتین وەرگری عادەتەن دەبێ ئەو یاریزانانە کە دێنە هۆڵەکان بەڕاستی دەبێ یەکسەر دوای نان نێنەرەی قاعە چکە باش نییە 15 ساعتە نان نەخواردەوە ئەو ئاو شربەت و خواردنەی تێەکەن باش نییە مەعیدەیان نەفەق دەبێ اینجا بۆ ئەوەی 2 ساعت و نی دوایوی بێن تەمرین بکەن حەسەب حتا شەو دەتوانن 2 ساعت زارێک کەمی خواردنێک بخۆن پرۆتینەکان شەوان بیخۆن لە سحور دەتوان 2 جەم وەرگرن ئێستا 2 جەم بەڵێ لە بینی چەند ساعتیان هەبی لە بینی جەمیەکە مەسەن دەتوان پێش تەمرین وەریگرێ دەتوانن لە پاشێوێژ بیخۆن ئەخر ئەدی ئەگەر یەکە پێش بەربانک هات تەمرینی خۆی کرد یعنی ئەوەی بەڕۆژووە بەڕۆژووە ئەوە هیچ ئەوە دەبێت شەو خواردی بێن نەک شەوی پێش بەڵێ بە زەوانەی مەسەن دابەزینی چێژ دەکەن ئەوە کێشەیان نییە ئەوان دەبێ ئاگایان لە خواردنی خۆیان بێ پێش بەرەبانک بێت تەمرینەکەی خۆی بکات و بڕاتەوە نانەکەی خۆی بخوا کاپتن باسمان لە کەسانی بەتەمەن کردوتمان ئەگەر بەتەمەن بێ و حەسکات یاری لەش جوانی بکات یان هەر بەگشتی ئەو تەمەنە بۆ لەش جوانی بەڵام ئەگەر بیانەوێت لە تەمەنێکی بڵێن چەند ساڵی و دەست پێ بکەن لە کوڕان و لە کچان با بۆ لەش جوانیش نەبێ هەر بۆ تەندروستی خۆی بێت بەڵام زیاتر باسی لەش جوانیەکە بکەین بۆ کوڕان لە ئەمن یەک بەخۆم کە هۆڵەکەی من هەر تعلیماتم نووسیوە خاستم بۆ کوڕان لە 18 ساڵ کەمتر وەرناگرم ئەگەر 17 ساڵیش بوو یان باوچی یان دایکی یان برا گەورەی دەبێت ڕێیان وەرگرم ناحی قانونی و ئەمنیەکەی پێ بڵێم کێشەکە لەکوێیە ئەخر دایمەن مناڵ خۆ دەزانین کە مەسەلە هەیە احتیمالە قاهەیە 12-13 ساڵی شوێت وەڵی هەوە بچووکە یعنی جارێ لە ڕووی تەندروستیەوە زەرەریە بێت ماسوولکەی پێڕان نەگەیشتۆ بە تەواوی باش نییە یعنی بۆ درێژبوونە زۆر درێژبوونیش دانێ لایەک بەس هەر باش نییە چکە ماسوولکەکەی زەعیفە احتیمالە تووشی پێکانێک بێ یعنی احتیمالە باوکی دێدەڵێ بۆ وەرەگرت ئەو وەختە یعنی تووشی مشکلەش دەبی ئینجا نا کە خۆی قازازی منە پارەکەی لێ وەرەگرم بەس ناوەڵا ناحی ئەمنی و قانونیەکەی دادنێمە پێشەوە ئەی بۆ خانمان بۆ خانمان مشکلەی نییە ئەتیادی دەتوانێت لێرە ئازا بووین زۆرتر دەست بە وەرزش بکەن خان چکە زیاتر بۆ ئەوەیە دابەزین و کێش و ئەو یەکسەر ناینە ناو لە جوانی ئەتیادیە مادەم باسی دابەزینی کێش کرد جیاوازی لە بینی کەمکردنی خواردن بەڵێ لەگەر ڕێکخستنی خواردن چ هەنیان باشتر بوو ئەوەی زۆر کێشەکەمان دابەزین طبعا ڕێکەکە بۆ ئەتو مەسەلەن جەدوەلی خۆت دەزانی مەسەلەن تو 2 ساعت 3 ساعت زارێک کەمیە خواردنەکەی خۆت دەخۆی بەس کەمیکەوە چۆن کەمی دەکەوە یعنی باش دەڵێ ئەمن بە حیات نازانم برنجی ناخۆم ئەوە غەڵەتە لێرە غەڵەتە تووشی کێشە دەبی لێرە احتیمالە تووشی زوعب بی یان نەناو تەمرینە تووشی سەرسوڕان دەبی ئەوە باش نییە بۆ کەمی پرۆتین و کاربی هەیە لێرە چی لێدە یەکسەر تووشی سەرسوڕان دەبی ئەگەرە تو خواردنەکانت بە جەدوەل بی مەسەلەن چەند غرام گۆشتی وەردەگری چەند غرام برنجی وەردەگری چەند غرام پەتاتەی وەردەگری چەند هێلکەی وەردەگری بەعزە فەواکەکانە ئەوانە دەتوانی وەریگری مەسەلەوانەی کێشیاندا دەبزێنە ئاگیان لە ئەوانەی مەسەلەن ترێ و
شوتی و گوندۆرە و ئەو شتانە هەنجیر و ئەوانە باش نییە دەبێت شتی ترشەکان زیاتر وەرگن ئەویش بەکەمیە. کاپتن ئەوانەی کا پرۆتین وەرئەگرن تا چەندە دروستە دەڵێن وەرگرتنی پرۆتین ئەبێتە هۆی دروستکردنی بەردی گورچیلە. لێرە طبعاً پرۆتین هەموو شتێک ئەگەر بە عشوایی بیخۆی خراپە وازان پارستۆلیش بیخۆی خراپە کە بۆ ژانە سەرا ئەلێرە پرۆتین دەبی ڕاهێنەرەکە بۆی دانێت مەسەنەن دووەز بە سێوەز بە پرۆتین هەیە ئەتو بڕۆی 4-5 وەزبەی بخۆی ئەوە تەسیر لە کلیەت دەکا دەبێ ئاویش زۆر لەگەری بخۆیەوە بۆ ئەوەی کلێکانت بە ئیش بخا بەس تۆ بڕۆی ڕاهێنەرەکە پێ دەڵێت دووەز بە پرۆتین وەرگرە ئەو دەڕوا 5 وەز بە وەردەگرێت دەوێت زیاتر زوو زمی گەشە بکە ئەوە غەڵەتە. یعنی بە پێی ئەو ڕێنمایی کە ڕاهێنەرەکە بۆی دادێنێت دەبێ بڕوە. زۆر باش. ئەبزانم کاکەندرێنیش لا ئێوە وەرزش دەکەم. بەڵێ. هەموو ڕۆژێک دێ خۆی خەریکی وەرزش دەکا و ئێوەش وەرزشوانێکی باشە یان زۆر باشە تەبعاً کاگەندرێن قەڵەو بوو زۆر بەس ئێستا ماشەڵا خۆ دەیبینن فتنسێکی زۆر جوانە. یعنی چاوەڕێکن لە ماوەکی داهات و بەخوای ئینشاڵڵا دوای ڕەمەزانێ وعدێکمان بە یەکداوە بزانە ئینشاڵڵا دەیبینن چۆن فەرق دەکات. وابزان مشکلە دوایی جلوشتیواوە لوی ئەوە نەبی وەکو کاکژبان پرسیاریشی کرد لە ئەو کەسانەی کە یاری لەش جوانیەکەن ئێوە هەر بەگشتی کاگەندرێنش لەمە دایتر کاگەمبەز هیلاکە بێ لەگەڵیە بێت چاکەتەکانی بدورێ وانە چاکەتەکانە بێ بدورێ. من یەک لەو ڕاضیانم کە قات یعنی بە ئەوەی خۆم قیاسی خۆم نادوری دروب 4-52 لە بەردەکەم زۆر باشانی هێشتا لە بازار باوت هەیە نەوەستە لای خەیە زۆر باشە کاتە بوو بە تایبەتیژی بوو وەرزشوانە مەسەن دەبێشتێ وەزنی سێتەکان کەم بکرێتەوە لە ڕەمەزان بە تایبەت لە کاتی وەرزشکردن لێوانشیان مەسەن هەبی لە ئەوی ماسوولکەکان ماندی نەبن ئەوە ڕاستیان هەروەچ خۆی بالفعل ئەو مانگی ڕەمەزانە وەک جاران ناتوانانی ئەو جوهدەی سەرفکەی دائما حسب ڕاهێنەرەکە مەسەلەن چۆن جەدوەلیان بۆ دانێ مەسەلەن هەیە حەز دەکات ڕۆژە یەک عەزەڵە بڕوە یەک عەزەڵە ئێوە وابزانم لێی تێناگەن یەک عەزەڵە چێ مەسەلەن ڕۆژێک بەس چێز دەکەی یان شۆڵدەر دەکەی یان بایسێپسە یان ترایسێپسە ئەوە هەمووی ناویان هەیە باک و لێک و ئەو بە ئینگلیزیەکەیتی ئینجا دەبێ کەمی کێوە بۆی تۆزێ ئەگەر یەک عەزەڵە بڕە کێشەی نییە دەتوانین 4 سێتیش بڕوە بەس ئەگەر دوو عەزەڵەی بکە دەتوانین مەسەن لە هەر تەمرینەکان یەک سێتی لێ کەم کاتەوە مەسەلەن 3 سێت بڕوە. باشە کاپتن یەک شتی تر وەختی کەسێکە چێتە هۆڵێکی لە ژوین بۆ نمونە من زۆر باسی خانمانەکەم کاک ژبانیش با ئەو بگرێت با سەردووکەم کە زۆر جار کێشەیە خانمێکە چێت بەس لەبەری کە منتیقەی ورگو چۆنەڵی خۆمان کەلەکەکانی بێتە خوارەوە کەچی سێتی تریشی ئاياتێ ئەڵێ بۆ ئەڵێ خۆ ناکرێتەوە بەس ئەو منتیقەی بێنێتە خوار ئەبێ ئیش لەسەر شوێنەکانی تریش بکەیت هەمووی خۆی وایە یعنی ناکرێت تەنها یەک ماسوولکە کەسکەیتەوە یان خۆی کۆرسکەدا دەندرێ 6 عەزەڵەیە 6 عەزەڵەیە 3 گەورەیە 3 بچووکە بێزگە لە مەسەلەن ساعەدا کەڵفا تمارینی زگا بەس ئەوانی دی مەسەلەن سینگە شانە بایسێپسە ترایسێپسە لاقا دەفەیە ئەوانە دەبێ مەسەلەن ئەو ڕاهێنەرە چۆن بۆی دادنێ عەزەڵی گەورە و گوچکەی بۆ دادنێ هەیە دوو عەزەڵی گەورە دادنێ ئەوە تەبعاً غەڵەتە دوو عەزەڵی گەورە پێکەوە نابێ دایمەن دەبێ مەسەلەن عەزەڵی گچکە و گەورە و گچکە یعنی ئەوە لە مێشکی خۆیان دەرکەن کە تەنها بۆ دابزاندنی وەرگ ئەڕوات ئەبێ لەگەڵیان بابا دەبێتن مەسەلەن هەیە بەس بۆ خۆی حەزی لێ بێ مەسەلەن تەمارینی ئارۆبیکەکان بکە غاردان و پاسکل و کرۆسەر بکە دەتوانین لەگەر ئەو عینەن کات تەمارینی زگەکانیش بکە ئەوانەی ئەتیادین ئەوانەی قەڵەون دەبێت تۆزێ مەجموعە ئاسنێکە دەبێت بکە بۆ ئەوەی جسمی چۆن بڵێ شل نەبێتەوە وەرزشوان زێدەتر خەم باش هەندێت خۆن بۆ نمونە یعنی ماسۆڵکێتوی گەلت باشن هێزن بەس هەیڤە ڕەمەزانێدا تێنە خوارێ یعنی خەفەت لەوەی مەسەلەن ها ماسۆڵکەکان دێنە خوارێ وە چ خۆیان نامین لە مانجی ڕەمەزانی پیرۆز تووشی ئەو کێشەیە نەبن چارە سەرێک هەیە بەخۆی هەر تاسیرێک دەکات چکە بۆ وەجبەی خواردنیان مەزبوط نابێ کەم دەبێتەوە تۆ مەسەنە ڕەمەزان نییە وەزبەی خواردن مەسەنە تۆ لە نۆ دەی خۆی تا دەی شەو تا یانزەی شەو تۆ هەر دەوت دەزولێتەوە بە چۆنە یعنی مەسەن 3 سەعات جارێک
خواردنەکانت دەخۆی بەس لە ڕەمەزان تقریبان 15 ساعت بە ڕۆژووی چەند ساعتت دەمینێتەوە لە دوای 7:30 تقریبان تا ساعت 3 وابزانم هیچ کەمیەکی دەبێت کەم بخواتن ناتوانێت بۆ ئەوەی زۆر تاسیری لێ ناکە بەس کەمێک دێتە خوارەوە. هەندێک جار هەیە کاتێک کێشەیەک ڕۆیان لە جستێمە لە ماسوولکەکان زۆر بە درەنگ دەگەڕێتەوە سەر ئەو حاڵەتێکە پێش ئەوەی کە تووشی ئەو کێشەیە ببێت هەندێکیشی هەیە نازوو اینجا ئەوانەی کە ماسوولکەکانیان دائەبەزێت تا دوای ڕەمەزان دیسانەوە بگەڕێنەوە سەر ئەو حەجمێکا بۆ کاتی زۆری ئەوێت مەقسەدت ئەوەیە کە بڵێ ئەو جێ زوو گەشەکە یان هەموو بەعام ئەو ئێستا بۆ نمونە قۆڵ و باس لێرە مەسەن آخر شتێکەیە جینات هەیە باشە جینات هەیە مەسەن ئێستا یەک بەخۆم ئەم وەختی خۆی ڕانم زۆر بەقوت بوو پشتم زۆر بەقوت بوو سینگ و ئەوانە باش بوو بەس وەک ئەوانە نەبوو ئەوانە زووتر گەشیان دەکرد اینجا لێرە جیناتە هەیە سینگی زوو فەرق دەکا هەیە لاقی زۆر هەیە خۆی دەکوژی لاقی عیب نەبێ گەورە نابێ اینجا لێرە ئەو شتانە جیناتە ینی هەندێکیان هەیە زوو گەشە ناکە ئەین تۆ زێ دەبێ ماندوو بووی لە گەری تەمرینەکانی بۆ ئەگەڕێتەوەکو خۆی هیچ کێشەی نیە هەموو شتێک باش دەبێت ئەی خەو باباسی خەویش بکەین بۆ ئەوانە بکەین خەومێتەوە لێرە خەو تەبعەنە تو دەبێ هیچ نەنووی هیچ نەنووی دەبێ 8 ساعات تا 9 ساعات بنووی بۆ وەرزش خۆی بە شەری طبیعیش 7 ساعات 8 ساعات هەر دەبێ بنووی جانجا بۆ ئەو کەسانە لواوە کە حەزە و خەون کەوایە پێڵە ئەمێک بەخۆم ئەها بنچاوم ئەستور بووە خەوم نییە ئەهانی حەزت لە خەوە ناوەڵڵە هەر لە مناڵیەوە باشە کابرا وەختی دەستوەرزی کرد شەمبی یەکشەم دووشەم سێشەم چوارشەم پێشەم ئەینێ بچتە وەرسە یۆنژی ڕۆژێک نە ڕۆژە کیش سیستەم باشترە هیچ مشکلەی نییە ئەلێرە دەتوانێت هەفتەی 4 ڕۆژ یاری بکە دەتوانێت 5 ڕۆژ یاری بکە دەتوانێت 6 ڕۆژیش یاریکە بەس چۆن حەسەب کۆرسەکەی ماکسیمام چەندێکە خۆی عادەتەن 5 تا 6 زۆر باشە بۆ ئەوانەی مەسەلەن بیانەوێ زوو پێڕاگەن بەس بۆ ئەوانەی مەسەلەن بۆ سەحەتی خۆی 4 ڕۆژ تا 5 ڕۆژ بەسە ئەیەکە مەدوێت تەندروستیەکە بۆش و لەشێکی ڕێک بەس دەبێت لە عینەن کات خواردنەکە ئەمن هەموو شتێک دەڵێم خواردن دەبێت چاکە ئەو جارە باسی بۆ نمونە کەسەکی تەمبەڵی وەچی من ئەو 100 جارە دەڵێم دەچم دەست بۆ وەرزشەکەم کە هەموو ڕەمەزانیشەوە ئەڵێت پێشتریش لەگەر مامۆستا سەرداریش باسمان کرد بەڵێ باشترین وەرزش چییە بۆ ئەوەی لەشەکی ڕێکم هەبی ڕاضی نەبی پایسکل غاردان مەلەوانی چیهان باشترە ئاخەوە هەمووی دەگرێت یەکێکیان بکەم یەکێک مەسەلەن کاکە وڵڵی غاردان هەر کەس و بزانە هەر لێرە هەر تەمرین و ئیسفادەی خۆی هەیە سیباحە بزانە سیباحە پاسکیل غاردان کرۆسەر ئەوانە هەمووی ئاڕۆبیک دەگریتەوە تێدەگەی چۆن یعنی ئەوە مەجموعی غاردانەکانە بڵین سریع اینجا غاردان بکەی هەر بۆ خۆت باشە سیباحە بکەی هەر باشە یا هەمووی باش بەس بکەم بەس بیکە یەکێک لەوانە ئەنجام بە کاپتن با کەمێکیش بێنە ژیانی تایبەتەوە بڵێ زۆر جار هەر کەسێک کە پیشەیەک هەڵەبژێرێت یەکسەر ئەڵێت حەز ناکەم مناڵەکانم ئەو پیشە بکەسە بۆ نمونە ئێمە ڕاگەاندنکان ئەڵی ئەڵی نەنەبا مناڵەکانمان ڕاگەاندن کار نەبن پاڵەوانێکی لە جوانی وەکو جەنابەت کە جیهانیشە ماشەڵات لێ بێ هزار جار پێمان بڵێ کە بۆ منداڵەکانت حەز ئەەکەی وەکو خۆت بن یان نا واللهی اینجا ئەوە دەگەڕێتەوە سەر ڕەئیوان نازانین ئەگەر بیشکەن بۆ سەحەتی خۆیان بیکەن دەنا ناو ئەو بزمەوە ماندوو بوونە بەڕاستی وابزانم لەبەر لە وەختی خۆی تووشی نەخۆشیێکیش بووی لە پاڵەوانی تەندورکە نەخۆشی تووشی پێکانە کاتم شان وتم بڕۆم علاجی کەم چایکەمەوە ئەوە بوو دکتۆرەکە خواخێری بنووسێ ئەمەلیاتەکەی بە تەواوی نەکرد و بڵێن شانم ئەوە بوو چۆن بوو تووشی ئەو پێکانە بووی بە بیرت دێ لە وەڵای من شانم بەخۆی کێشەی نەبوو ئەمن ئێرەم زۆر ژانی دەکرد نەبوو مەسەلەن ساڵەکەی 12 ماکەمە هەر خۆمان حازر دەکرد و جارە هەبوو لە ساڵەکە 3000 خۆمان حازر دەکرد بۆ پاڵەوانکی اینجا بڵین ئێرەم تووشی زیادە هێزکەچی بچووک بوو
وتم بابڕۆم علاجی کەم ئەوە بۆ عملیاتم کە لای دکتۆرێکی ناوی ناڵێم مەشهوریش بوو اینجا ئەوە بوو عملیاتەکەم کرد دوای 3 مانگ چوومەوە لای گوتم دکتۆر دەتوانم تەمرین بکەم گوتی هیچ کێشەت نییە ئەو بوو نەمتاین بەڕاستی تەمرین بکەم زۆر دێشە ئەو وەختیش هەرشانم مەسەلەن بە قوت بووە و زۆر حەسم پێ نەکردووە کە تەمرینم دەکرد بە زەختی شانم بەرزم دەکردەوە ئاگام لێ نەبوو مەسەلەن کە ئەو تاری پساندیە ئەوە بوو شانم لە ژوورەوە تێکچوو تووشی تەکەلوسات بوو ئەو بچوومە عملیاتم کرد ئەویش تێکچوو ئەوە بوو ئەلحەمدوللا ئەمنیش کە وازم لە پاڵەوانەتی هێنا لە 2002 کە ئەوە بوو پاڵەوانەتی جیهان بوو لە ئازەربایجان پلەی حوتەم بەدەستێنا لەگەڵ برادران احتیمام بە یاریزاندا یاریزانی زۆر چاکم پێڕاگەیان لەخوا بەزیوەڵڵا یاریزانانم زۆرە ینی ئێستا بۆ پاڵانتی یعنی ئەم ساڵانە 8 یاریزان پێڕا دەگەینم یعنی ڕاهێنەر دەبێ وابێ یعنی تۆ قاعەت داناوە دەبی یاریزان پێڕاگەنی ئەو نەفەری دێتە لای تۆ حەزی لێیە دەبی پێڕاگەینی ئەوە بوو لەخوای بەزیادبی لەوانە زۆر یاریزانم پێڕاگەیان دووە یعنی ئێستا زۆرە ناوەکان ناتوان بڵێن بەس پاڵەوانی عێراق و پاڵەوانی ئاسیا و پاڵەوانی جیهانیم هەموو هەیە خوب بەشداریە چەند پاڵان تێکردبوونی زۆر دەست پێکمە بەحەس وەڵام من زۆر من لە 98ەوە تا 2010 هاتمە خوارەوە لە وەزنی 75 لە 98 تا 2010 کەس ناتوتە تەکمەوە لە وەزنی 75 بادەم لەو کاتەوە تاوەکو چەند ساڵەکە لە 98 تا 2010 زۆرەکە ئەس خۆش بیکاری لەو لاشەوە 12 ساڵ زیاتر 12 ساڵەکە ئەگەر غەڵەت نەبم جا لەو کاتە زۆر جار یاریزان خەمی ئەوەیەتی ئەڵێ لە فلانە شوێن غەدریان لێ کردم لە فلانە بتۆڵە غەدریان لێ کردم خۆت زانی کورد هەرو دایمە غەدریرێک یەک لەوانە وابزانام هەموو دنیاش زانی 2004 کە چوینە بەحرێن مجموعە ئەمە تقریبا 3 کورد بووین چوینە پاڵۆنتی ئاسیا لە بەحرێن کرا لە مەنامەی ئەوە بوو بڵێ نیجا پاڵەوانەتی چۆنە مەسەلەن ڕۆژی وەزن هەیە ڕۆژی نهێنی هەیە ڕۆژی ئەلەنی ئەوەی عالەمەکە دێدادەنیشێت تەمەشاکە زەبلێن کە ڕۆژی نهێنەکە جەماعەتی ئیتیحاد هەمووی هاتن یعنی پیرۆزباییان لە من کرد بەڕاستی ئەم نیش دەکەیفان زۆر کەیف خۆش بووم کە دیارە نەتیجەم هەیە ڕۆژی سێەم کە نەتیجە خیندراوە کە ئەساس دووەم بم منیان هایشتە چوارەم هەر زۆریش تووڕە بووم ئێستا ڤیددیۆیەکە ماوە یعنی کە دەڕۆمە خوارە و ئەینەبێت زۆر گرنگیش دەدەم چکە بخۆم لەسەر عەساب بووم گوتیان وەرە سەرەوە دوای 2 ساڵ ئەوە دەبی ڕادەگیرەی لە پاڵەوانتی وتم هەر نایمە خوارەوە تەواو یعنی گوتم غەدر ئەوها ئێوە خۆ دیارە نەتیجەکە یعنی عالمی بەحرێن هەمووی هەستاوە گوتێ حەی العێراقی ئەوە زۆر جا باوەت لە بیر بەرمەوە مادەم شتێکی خۆش باوەت لە بیر بەرینەوە چ شتێکی خۆش نەنەوە هەرچەند هەر سەرکەوتنێک لە هەر پاڵەوانێتەکان خۆشترین ساتەکانە بەڵام با بزانین کامەی لە هەمووی خۆشتر بۆ یادەوەریەکت هەبێت کە تایبەت بێت ئەنی ئەوە نەبێت کە لە بەرچاوی شاشەکان بوو بێت و پاڵەوانێتێکە شتێکی تایبەتتر لەو کاتەیە یعنی هەیە پاڵەوانتی بەڵێ خۆی پاڵانتی ئەلحەمدوللا یعنی ئەوەندە پاڵەوانتیمان کردووە ئی عەرەب و مەسەلەن ئاسیا و جیهانیەکانە 2000 پاڵەوانتی جیهانم کردووە 2000 پاڵەوانتی ئاسیام کردووە 3-4 جاری پاڵەوانتی عەرەبم کردووە خۆشترین ئەوە کاتە بوو 2009 کە چوینە تایلەند 4 کورد بووین چوین پاڵەوانتی ئاسیامان هیناوە 4 مەدالیەمان بۆ کوردستان هیناوە ئەوە بوو لە هەمووی خۆشتر کە هاتینەوە یەکسە کاکنێکیروان استقبالمانی کرد خۆشترین ژیان بووە ئەوە بوو هەمی ژیانەتەوە یادەوەری خۆش بن دیسان بەگەر نەبێت ناو فەرزشێدە مثلا کابراکە دەبێت باشترین وەخت بۆ وەرزشێ بۆ نمونە سپێ دەهەیە یەک دەبێژێت شەوێ یەک دەبێت ئێواریە چاوە ئەم بزانین بوومە وەکی وەرزشوان هەکەمە دەست پێ کرد ئەم چاوە بزانین باشترین وەخت بوومە کیش کرد وەخت هیچ کێشەی نییە هەیە مەسەلەن ئیش و کاری هەیە دەتوانانی سبێنان بڕاتە تەمرین هەیە مەسەلەن نیوڕانان تەمرینەکە هەیە ئێواران تەمرین ئەوە هیچ کێشەی نییە بەس یعنی بەبێ لێرە مەسەلەن پێش وەرزشەکە
چ دەخوا و چ ناخوا ئەوە دەبێ ئاگای لێبێ بۆ ئەوەی بڕوە مەسەنە ئەو تاقە و جوهدەی سەرفکا بۆ تەمرینەکەی یعنی باشترە بەری وەرزشی مرۆڤ گەلێکی خوددا مرۆڤی تااقەت هەبێت یانژی پشتی وەرزشی مرۆڤ خواردنی خۆشکی گەلە جڕە دەبینی کابرای توێ وەرزشی وەرزشەکە باشە کرد وەرزشی باش کردووە تااقەتەی باش صرف کردووە دێ خواردنێکی زۆری دەخوا ئەوە باشیان نانە ئەوە بزانە ئەتۆ پێش وەرزش تەوان دەبێت خواردن بخۆی تو لێرە مەسەرەن ئەوانەی خاستن بۆ پاڵانتی و هەر ئەوەک بێ دەبێت ئەتۆ ئەو خواردنە بخۆی چی دەخۆی مەسەلەن تۆزێ کارب دەخۆی تۆزێ پرۆتین دەخۆی تۆزێ مەسەرەن زەڵاتە و ئۆشتانە لەگەری خۆی مۆزێک دەخۆی بۆ ئەوەی بتوانانی تەمرینەکە بکەیت بەس ئەگەرە تو مەعیدەت بەتاڵ بوو چۆن دەتوانانی ئاسن هەڵگری ئەوانەی ئاسن دەکەن ئەوانەی ئاسن ناکەن عینە خواردنی خۆیان دەخۆن بەس بەکەمی کاپتن کۆتا پرسیار بکەم باشترین ئەوە بەشڕوبێک بۆ خۆمای دروستکەین لە ستێکەڵبی مەسەن کۆکتێلە بەیانی باش کۆکتێل تەبعا فرێشەکان باشە باشترین دەتوانی مەسەرەن لە سێو لە مۆز پرتوقال حامزێک ئەوانە تێکەی ئەوانە زۆر سەحیە و چیزی تێکەڵ دەکەن و باوی تێکەڵ دەکەن ئەوە وەک ئەوە هەنجین بۆ ئەوەی علەساس تێر بن بەس ئەمن لەگەر ئەو ڕێیەی نیمەم هێلکە مەسەلەن تێدەکەنە ناو هێلکەی تێدەکەن و جیزی تێدەکەن و بادەمی تێدەکەن و مۆزی تێدەکەن زۆر شتی تێکە ئەوە زوو هەرز نابێت لە مەعیدا باش زۆر باشە کاپتن عادل کەمال پاڵەوانی جیهانی من خۆم بە شخصەکە لێرە بووم زۆر سوودم لێ وەرگرتی دەستەکانت خۆش بە هیوادارم بینەرانیش بە هەمان شێوە هەرە باش لەش ساغ بیت ئینشەڵا جیلێکی زۆر زۆریشمان وەکو خۆت بۆ پەروەردە بکەیت گەلک مەمنون بووە کە بێتە ڕەمەزان ئیتر دڵمان هەر لە خواردنەوە شتی ئەوێت حتا لە ڕووی دەروونەوە داوای هەموو شتێکەکەین تەنانەت چوونە دەرەوەکانیشمان وەکو ڕۆژانی تر نابێت حەزمان لە چوونە دەرەوەیە دوای ناخواردن هەستن با بڕۆینە دەرەوە کەمە پیاسە بکەین چینە لایەک ئابڕۆین بەرەولایەک ئەینجا ئەڵێن کە ئێستا بەهۆی ڕەمەزان و بەرزی پلەی گەرما هەوڵاتیان زیاتر لە شەوان دەچنە دەرەوە کاتەکانیان بەسەرەبەن ئەوە شوای کردووە شەوانی ڕەمەزان خواستێکی زۆر لەسەر شەربەت و ساردەمەنیەکان دروست بێت خاوەنی ساردەمەنیەکانی ڕانیەش ئاماژە بۆ ئەکەن بازاڕیان لە شەوانی ڕەمەزاندا باشە ئەی لەخوا بە زیابێت و پڕبەرەکەت بێت دایما سندوق و ئەو جایی کە پارەکەی تایە و کڕیاری زۆریشیان هەیە دەشڵێن تا پلەی گەرما بەرزتر بێت بازاڕی ئەوان باشترە بێت شربەتە کۆمیژۆ دەرەجەیەک منە بخۆش بەس زۆر گەرم نەبێت قەینا ئینشاڵڵا ئێوە هەر ڕست و بەرەکەت بکەوێتە ناو سنوقتانەوە بەس با زۆر گەرم ڕۆنیە بیمەنە بەرەفڕۆنیە پێش ڕەمەزان بەیانیان سەعات 9 دەمان کردەوە هەتا وەکو 12 هەتا 12 و نیوی شەو بەڵام ئێستاکانە سەعات 2 یان 2 دوکان دەکرێتەوە بەیانیان ئەشیاکانمان حازر دەکەین شتەکان دەگرینەوە حازر دەکرێت بۆی بۆ بەربانگ حازر ببێ سەعات 2 دین دەست بە دوکانکردنەوە دەکەین بۆی ئێواران خزمەتگوزاری بدەین بە مشتریەکانمان و شەوانەش هەتا سەعات 3 پارشێ و هەتا سەعات 3 دوکانمان کراوەت ئەمە بابەتەکانمان بابەتی ساردەمەنین بێگومان دۆندرمەکان و شەربەتەکانمان زۆر باش دەڕواوە دۆندرمەی فرێشمان هەیە بابەتی کونافەمان هەیە بابەتی شیرنیمان هەیە پاقلاوە و ئیدی بابەتی تەڕە و قەننادی ئۆشتانە بابەتەکان بەعام بڵێ ساردەمەنین فێنکەرەوەین بابەتیمە دۆندرمە فرێژەکان میوەیە لەگە میوەی سروشتیە بۆ نمونە قەیسیە مۆزە فستەقە کاڵەکە زەحفەرانە هەموو بابەتەکانی چەند تامێک تقریبەن 20 تامێکمان هەیە هەموویان شتی سروشتین و تامی سروشتی تێدەکرێت ینی بۆ منە مۆزی تێدەکرێت لە باڵیدا شتەکانمان سروشتیە
ئێستا لەگەڵ پێش ڕەمەزان فەرقی کردووە پێش ڕەمەزان جەوەکەی سارتر بوو بەڵام ڕەمەزانان خەڵک بە ڕۆژویە بە شەو بێگومان حەز دەکات خۆی فێنکاتەوە دێتە دەرەوە بازار باشە جمونجۆڵ زیادی کردووە و خەڵکەکە زیاتر ڕوومان تێدەکا و باشترە لە پێش ڕەمەزان. مشتریەکانمان زیاتر هاوشاریانی خۆشەویستن دێن ڕوومان تێدەکەن و هەموو بابە هەموو تەمەنێکی تێدا لە منداڵ ڕابگرە هەتا بە تەمەنەکان هەموو مشتریەکان ڕوومان تێدەکەن چونکە شوێنەکەمان شوێنێکی گشتیە عائیلە و دانیشتنمان زۆرە خەڵکەکان زۆر دادەنیشن و بابەتی سەفەریشێ خەڵکەیە سەفەری دەکرێت دەیباتەوە لە ماڵەوە دەیخۆن بەڵام بەعام دانیشتنمان زیاترە خەڵکەکە دێ هەم جەوێک دەگۆڕە دانیشتن دەکاو هەم دۆندرمەکە دەخوا خۆی فێنێک دەکاتەوە و دەڕوە. بەڵێ بابینینی ئەو شوێنانەی کە خواردنی سارد و هەروەها هەموو شەربەتەکان بەڵێ دەفرۆشن ئینشاڵا پڕبازار بن هەمیشە و ڕستیان هەبێت و ئینشاڵا دڵی ئێوەش هەمیشە فێنک و هەمیشە خۆش و شیرین و شاد بێت. جا چ دیدبێت مە بۆ بەحسی خۆر نەکرد مە بەحسی بابەتی ئیسلامی کرد تەندروستی وەرزش حتا ئەم چوینە بەشێت ناوخۆ مە هەند پێچێت بێت هیچ بخێرە خوب بوومە دعا بکەن بەڵکی خودێوان شەوا بوومە بخێر بنوێست ئەپێک بە بچینە بەهەشتێ خۆشی واوا خێر و سەحەت و بەرەکەت بێ سبەی خودی حەز کردی ساعت دیسا دێت ناف ماڵەکەدا بینە مێوان هەکە هین دەرگێت خوب بوومە بکەن هین تەماشاوان مەوان ئەم دێ مەمنونێت ببین سلام علیکم. سلام. هەر